وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە دادگاهە قیامەتیان هەڵەبجە دادگای حەڤدە. ئەم شەو ئێمە بەشێکی تر لە ماژەرای جینۆسایتە ئومەتە کوردی لە فەرازە هەڵەبجە و فاجعەی هەڵەبجە بەڕەسیەکەین. بە بەشداریە مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەئی ئەم شەو لەسەر مەطلەبێکە ئاوێسین و گەرەکمانە تەئاملێکی لەسەر بکەین بۆ بەڕەسیکردنە کەسانێک کە دەستیان لەم فاجعەی هەڵەبجە و ئەم جینۆسایتە سیستەماتیکە 100 ساڵ ڕابردوویە ئومەتە کوردی بەدەستە دەوڵەتەکان یان هەمان نووسینگەکانە سەرسپێردراوە دەستگاهە کلیسە و کنیسای نظامە سوڵتەیە جەهانی بەسەر ئەم ئومەتە کوردی و ئەم سەرزەمینە کوردەوارە. ئێمە بۆ تۆمارکردن ئەم تاریخە بۆ زەلالترکردنەوە و ڕۆشنترکردنەوەی و تەنویرە ئەفکار عمومی یان پابلیک ئۆپینیۆنە ئومەتە کوردی بۆ خاترەوەی کە بزانێت بە چه مەسیرێکا و بە چه قۆناغێکا خەریکە حرەکەت ئەکا و بەرەو کوێگەرێکی بڕوات و کێها لەم مەسیرە بوون بەهۆی ئەم قیامەتی بوونەی ئومەتە کوردیان قیامەتیان. بزانن ئەوەی کە لە دادگاهی هەڵەبجە تەعقیب بکرێت و ئەوەی کە قەرارە باس بکرێت نەتایجێکە کە قەرارە حاصل بوێ لەم دادگا. مثال بدەمە خدمەتتان، ئەگەر لە دادگاهی سەدام حوسەینە وەکو نەمایشێک نظامە سوڵتەی جەهانی و ئەربابە ئەمریکایی بۆ خاتری ئەوەی کە سەرپۆش بنێت لەسەر جینۆسایتە سیستەماتیکە سەرزەمینە کوردەوار و ئومەتە کوردی شهودێک ئەواتە ئەوێ کە شەهادەت بدەن بەر عەلەیهە ڕژیمە بەعس. سەدام حوسەین و ئەندامانە ئەمە شەهادەتێک نییە کە اتهامات گەورەیە سیاسی و جەنایی لە پشتاوێت و تەعقیبە مەسئلەی جینۆسایت بکات، بەڵکو ئەوانە وەکو تەئەترێک وەکو نەمایشێک کە بتوانن فرمێسکیشی تیا بگرن مەسائلێک مەترەحەکەن کە حتا لە مەنزەرە قەوانینە یەهود ساختە و مەسیحی ساختەیە نظامە حقوقە بەینولمەلەلیە ناچێتە خانەیە جنایاتە گەورە و مجازاتە گەورە و ئوسولاً غەیرە قابلە تەعقیبن. بۆیە یەکەم خواستە ئێمەیە ئومەتە کوردی مەشە ئەوە بوایە کە بەرمان بە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و ئەربابە ئەمریکاییە کلیسایی و کنیسەئی بگرتایە کە سەدام حوسەین ئیعدام کات تا ئێمە بمەنزانیایە ئەبعادە ئەم جنایەتە و جنایاتێکە کریاگە چەنێک وەسیع چەنێ پانوبەرینە کێها دەخاڵەتیان هەست و کێها وانە پشتە ئەم داستانە. تەمام ئەوانەی کە مشارەکەتیان کردگە دروست کریاگەن لە مەقاتعێکی تاریخیە کە ئینسانە کوردی بەرەو ئەم کەمینگا بوون و مەسائلێک بخولقێنن کە نمونەیە بەرجەستەی لە ئەنفالا دەرەکەوێت لە هەڵەبجە دەرەکەوێت. هەروەکو ئێمە وتمان هەڵەبجە لە پڕێکە لە لەحزەیەکە دروست ناوێ بەڵکو هەڵەبجە دەرەنجامە کارێکی سیستەماتیکی 100 ساڵی ڕابردووی دەوڵەتانە مۆدەرنە منتەقەس کە توانی گیانە لە چەند ساعەتە هەڵەبجەیەک بخولقێنن، کە توانی گیانە لە مانگهایەکە ئەنفال بخولقێنن، کە توانی گیانە لە بەشەکانە ترە ئەم کوردەوارە سەرزەمینە کوردەوار بچووک بکەنەوە، قاڵە بە ئێمە بچووک بکەنەوە، مێژوو و میراسە ئێمە بچووک بکەنەوە، شوناسە ئێمە بسڕنەوە و سەر لە نوێ محاولە بکەن شوناسێکی درۆزنانەی بێبنەمای ژەڵەژیاک بۆ ئەم ئومەتە کوردیە دروست بکەن. ئێمە لە بەرگوزاریە دادگاکانە شەوانە ڕابردووە بە نەتائیجێک گەین کە ئێوە معلومە لێتان و بۆتان مشەخەس بوو ئەوەی کە ئەتوانێت لە 2 ساعەتە هەڵەبجە بخولقێنێ ئەواملە مختلفن. یەکێک لەوانە بێخەبەریە مردمە لە تەوتەیە کە بەر عەلەیهی کریاگە و کەسانێ ئەیانتوانی ئەم مردمە خەبەردار بکەنەوە کە ئەحیانەن
معتمدين ئەم مەردمە بوون یا وایان ئەنواند کە معتمدین ئەم مەردمە بوون. مشخصاً بەرەی کوردستانی بزوتنەوەی ئیسلامی و حرەکەت ئیسلامی حزب شوعی عێراقی حزب دموکراتە کوردستانە ئێران ئاگادارە ئەم معامڵەنە و کۆمەڵە و هیچ کام لەمانە خەڵکە کوردەوار و خەڵکە هەڵەبجە خەبەردار ناکەنەوە. مەسئلەی دووەم ئینسانهایەک کە تەفاوتە فيما بەینە دۆست و دوژمن ناناسن و نازانن دۆست کێس و دوژمن کێس، لە قەتڵگا و لە سەلاخانە گیریان ئەدەن و ئەکەونە ناوی جەریانێک کە زیگموند بافمەن لە نەقدە دەورانە مۆدێڕنیتا ئێژێ ئینسانە دەورانە مۆدێڕن وا لە ناوە ئەنسەرتەنتی ئستەیتا، یان وەزعیەت و موقعیەتە عەدەمە قەتعیەتە. و ئێمە ئەوێنین کە مردمە هەڵەبجە وانە ناوە ئەم عەدەمە قەتعیەتەی کە تا بە ئیمڕۆ لەم سەرزەمینە کوردەوارە حاکمە و ئەم بەشە خڕکراوە و مەحکوم کراوەی بە قەومە کورد نەک تەواوی پانتاییە کوردەواریش کەوت کەسە ناوە عەدەمە قەتعیەتێک کە هیچ بڕیارێکی سەریح ناتوانێ بدات و نەدانە بڕیارە سەریح ئەوەسە کە تۆ لە لەحزەیەکە شارێک ئەخنکێنن، قیامەتێک بەرپا ئەکەن و ئەم قیامەتە تا بە ئیمڕۆژ بەردەوامە. ئەوەی کە ئێمە فکر ئەکەین کەسانێک کە خەبەریان بووگە و خەبەریان نەداگە، کەسانێک کە هاوداستان بووگن و داستانەکە بەرمەڵا ناکەن، مەسەڵەن وەکو ئەوەی کە تەواوی تەقسیرەکان بخرێتە سەر یەکێتیە نیشتمانی چون هەم تەجاوزیشی کردگە هەم دزیشی کردگە مشخصەن لە شارە هەڵەبجە و لەگرا پارتی دموکراتی کوردستانە عێراق بەریە چون هێزەکەی کەمترە، یان چون حرەکەتە ئیسلامی تدارکات چی بووگە بەریە، یان چون حیزب دموکرات لە ساحەیە شەڕ و لە مەیدانە شەڕا بدونە دەرگیریەتە کە جمهوریە ئیسلامیە دەرچووگە و خەڵک پێنیاگە بەسەر جنازەیە خەڵکە هەڵەبجە و هیچ خەبەرێکی نەداگە و هیچ مقاومەتێکی نەکردگە و هیچ وەزیفەیەکی انقلابی و حتا تەبلیغیشی بۆ خۆی دەستەبەر نەکردگە و جێبەجێ نەکردگە، یا لە کناریا حەزب شوعیە عێراقی بە کەمالە وەقاحەت و پڕڕووی و گەرە کێسی قەحرەمانی بنوێنێ بۆ خۆی و گەرە کێسی داوێنە گڵاو خوێنینی لەم خوێنە بشۆرێتەوە. هەر بۆیە بەر لەوەی مامۆستا دکتۆر لوقمان تەشریف بێرێت من مقدمەیەتێم بە تاریخچەیەک لەبەر ئەوەی ئێوە بفەهمن کە ئەمانە نمونەهایان هەست لە دنیا. دوای شکستە ئەڵمانە نازی و بەرقرارکردنە دادگاکانە نۆرنبەرگ بەشێکی تر لە جامعەی ئەڵمان ئەنگوسی خریا سەرەوە کە برێت و محاکمە بکرێ، ئەڵبەتە بەشێکی فرایان قوتار بوون و یەک و دوو کۆمپانی کەوتنە داوە. ئەمە بابێ مەسەرە کۆمپانیەکانە ئەڵمان. ساڵە 1933 کە حزب ناسیۆنال سۆسیالیست بە ڕەهبەریەتە ئەدۆڵف هیتلەر قەرارە قودرەتە سیاسی بگرێتە دەسۆ، اتفاقی لە ئەڵمانەکە فێ، ئەڵمانێکی وەرشکستە لە لەحاظە اقتصادی و اتفاقێکی تیاکە فێ. لە اقتصادە غەربە شتێک هەست بەناوە مۆنۆپۆلی یان انحسارات، بەڵام کەلمەیەکی تر لە اقتصادا هەست بەناوی مەناپسنی. مۆنۆپۆلی معمولاً انحساراتە فرۆشە کە تۆ مەسەڵەن ئێستا لەم جامعەیە کوردەوارە جەنابەت ئێوە ئەبینن کە عیدەیەک فقط مشخصەن ئەوان ئەتوانن بازرگانی بکەن، هاوردە بکەن، شتێ بێرن و بیفرۆشن. نەمایەندگیە مەسەڵەن پیپسی کۆلا دابنێن، نەمایەندگیە مۆبایل دابنێن، نەمایەندگیە ئینتەرنێت دابنێن. بەڵام ئەمەی مەناپسنی یەک داستانێکە کە لە ڕژیمە ئەڵمانە نازی و سەردەرتێرێ، ئەویش انحسارە لە سندنە. تەوەجۆ بکەن، مۆنۆپۆلی انحسارە لە فرۆش، بەڵام مەناپسنی انحسارە لە سندن. ئەمە بە چه معناس؟ ئەمە بەم معناسە کە کۆمپانیەکانە ئەڵمانی تەنیا کڕیاریان دەوڵەتە ئەڵمان بوو و نایەنەتوانی بە هیچ کڕیارێکی تر شت بفرۆشن، نایەنەتوانی. ئەمە داستانێکی توولانی وا لە پشتا نوعیەتە سیستەمە اقتصادیە کە ئەڵمانە نازی تێرێتی بۆ خاترێەوەی بتوانێت لەم مەسئلە بێتە دەرەوە.
دەوڵەت بە پەکیجێک کۆڕاتە بەردەمە کۆمپانیەکانە ئاڵمان و پێیان ئێژێت لەم وەزعیەتە ڕکوودە اقتصادیە ئێمە هێزەکار بۆ ئێوە تێرین پوڵتان پێ ئەدەین سەرمایەتان پێ ئەدەین و ئێوە تبقە دەستوراتە ئێمە تەولید ئەکەن و کەیفیەت کە ئێمە ئێژینی تەولیدی ئەکەن و قیمەتێک کە ئێمە بە ئێوەی ئەدەین ئەیفرۆشن و لە کنارە ئەمە منفعەتە 5% کالاکانە ئێمە تەمینی ئەەکەین و قەراردادە 10 ساڵەتە کە ئێوە ئاوەسین بە چ مانە لەگرا من ئەگەر صاحبە کۆمپانیەک بم 1 کڕیارم هەست ئەم کڕیارە فرۆش جنسەکانە من تەزمینەکە و 10 ساڵ قەرارداد تەکە من ئانووسێت تەمینە پوڵ و ئەرزە خارجی بۆ من ئەکات و بە من ئێژێ من لەکوێ خەرید ئەەکەم لەکوێ مەواد دەخام ئەسێنم و ئێشێ چی بەرهەم بهێنم و ئەوە لە من ئەسێنێ ئەوڵی اتفاقێکە لە گراکەفێ ئەمەسە خاصیەتە هەر کۆرپۆریشنێک و کۆمپانیەک ئەمەسە کە بەها بە شوێن پوڵ وەگەرێکی پوڵ دەربێری ئەوڵین شتێک کە اتفاق ئەکەوێ ئەمەسە کابرایە کۆمپانیدار بە هەر سوورەت گەرێکی پوڵ دەربێرێ شاید بازار ڕقابەتی وایە سوودە زیاتری دەستکەوتایە بەڵام ئێستا سوودەکەی تەزمین بووگە و هەر ئەم تەماعە پوڵیە ئەیواتە پێشەوە ئێخاتە ناوە داستانە حیزبە نازی بەرەبەرە اتفاقاتێکە کەفێ ئەمانە شروعەکەن بە تەولیداتێک کە ئەرتەشە ئاڵمان احتیاجی هەست لە لاستیکۆ گرتگە تا ئەنوا و ئەقسامە ئەسلحە و شرکەت‌های شیمیایی کە تەولیدە مەوادە شیمیایی یەکەن لە لاستیکۆ تا ئەنوا و ئەقسامە مەوادە شیمیاییەکە نیازیانە یەکێک لەو شرکەتانەی کە محاکمەیەکەن ئەو شرکەتەسە کە دەوڵەتە ئاڵمان شعبەیەکی تری بۆ ئەکاتۆ بۆ خاترەوەی احتیاجی هەست بە تەولیداتی بەجێوەی لە شاری کۆڵمبیە واتە خاکە لە هەستان لەبەرەوەی هاوپەیماکانە ئینگلیسی دەستیان پێی نەگادوە بۆمبارانێکن خەڵ لەگرا بەرەبەرە ئەوێنی کۆمپانیەکی ئاڵمانی کە لە ئەوڵۆ لە ساڵەکانە 1933 لە ژێرە بڕە دەستوراتە حزب نازی فەرمانی نەئەبرد و مەسەڵەن یەهودیانێک کە کاریانەکرد لە کارخانەکە ئەیوت ئەمانە بهترین ڕفیقانە ئێمن بهترین مدیرانە ئێمن و دەریان ناکەین یەواش یەواش اتفاقێکە کەفێ لە ڕەوەندێکا کە شەڕێ دەست پێەکە ئەوەڵەن ئەمانە تەولیداتێکەکەن کە دەوڵەتە ئاڵمان گەرەکیسی یەکێک لەوانە نەوعێک مادەیە گازە کوشەندەز کە ئەمانە لە ئوردوگای ئاشویتس و هۆلۆکۆستا استفادەیەکەن گازێکە کە سەرەکەی لە هەرکوێ بکەیتەوە بڵاو ئەوێتەوە خەڵکە کوژێت ئەمە اتفاقێکی تر کە ئەکەفێت ئەمەسە ئەمانە وەختی گەرەکیانە کۆمپانیەکە گەورەترەوە بکەنەوە کە تەولیدات زیاتر بەرهەم بهێنێت و بەرهەم هاوردنی فرەوێت ئەڵتەشە ئاڵمانە نازی ئەمانە واتە لە هەستان لەبەرەوەی هیچ هەواپەیمایەکی ئینگلیسی بومبارانیان نەکات وەلێ هیچ کارگەرێکیان بۆ پەیان ناوێ لەبەرەوەی مناڵە 15 ساڵە تا 65 ساڵەیە ئەڵمانیە نێر بریاگە سەناوە جبهەیە شەڕ و جزء ئەرتەشە ئەڵمانە لەگرا ئەرتەشە ئەڵمان تەزمین ئەکات کە کرێکارە کارخانە بووە بۆیان و ئەویش هێزە کۆیلەیە شەڕە ئەکسەرەن یەهودیەکان و نظامیەکان بۆیە صاحب کۆمپانیەک ئێستا کۆمپانیەکەی گەورەتر ئەوێ سوودە گیرفانی زیاتر ئەوێ تا دوێکە لەگەڵ ڕفیق یەهودیەکانە ڕفیق بووگە ئمڕۆ گازێک دروستەکە یەهودیەکان و ما بەقی مردمی پێ بکوژن هیچ یەهودیەکان بە مفتی لەلایە خەریکن کارەکەن و هێزە کۆیلەی ئەون خۆب ئەم ئینسانە بەرەبەرە خۆیشی بەم قەناعەتە ئەگات تەنیا ڕێگەی کە ئەتوانێ ئەم نانە بخوا ئەمەسە کە ئێشێ باوەڕ بکات بە فەلسەفەیە نازیسم و یەهودی ستیزی تا بتوانێت ئەم یەهودیانە وەکو قالۆنچە و جڕوجانەوە و ئەوانە بوێنێت تا بتوانێت هەم وەکو کۆیلە بەکاریان بێنێت هەم بتوانێت دەرمانێک دروستکابیان کوژێت ئەان لە گراسە تۆ ئەوێنیت دادگاه نورنبەرگ کە بەرقەرارەکەنم کۆمپانیە ناتوانێت دەرچێت بێژێ من کارم شوێ کابرا فشاری وم هاوردوو لەناو ئەم مەملەکەتە ژیانەمە کرد و بە من ئەیود ئەمە بەرهەم بهێنەوە من مەشەیە بەرهەمم بە هاوردایە من بۆ بە وردی بەحسە ئەم مەناپسنیمە کرد بۆ ئێوە کابرا ناتوانێت لە ژێرە مەناپسنی بێژێ من هەر کارێکی غەیرە ئەخلاقیمە کرد
سکوتمە کرد. مەسەڵەن حیزب الشوعی بێژێ کاکە من لەبەرخۆی ئەوەی کە ئێران جێگەمتیانە بوو دانیشم و ئەمی دا بەدەسەوە و نەمەتوانی ئەم معلوماتە بەمەدەسەوە. یا مەسەڵەن حیزب دموکرات بێژێ بە من چ ڕەبتێکی هەست و ئەمانە عێراقین و با بمرن و من چی و من نەمەشەیە خەبەرم بدایە. تەوەجۆکەی یا مەسەلەن حیزب بەعس لە منی قبول نەکرد، هەروە کە لە صاحبانە کۆمپانیە ئاڵمانی قبولیان نەکرد و محاکمەیان کردن و پێیانیان وتیان ئێوە تەماعە لە پوڵ دەرهاوردنتان، ئێوەی لە ماهیەتە ئینسانی دەرهاورد و ئێوە کوشتنە یەهودیەکان و ئینسانەکان و بە کۆیلەکردنیان و کارلێکێشانیان بوو بە چی بۆتان؟ بوو بە خویە زەندگی بۆتان، چون منفعەتتان لە پشتی بوو. پس ئەمە نمونەیەکی تاریخی بوو تا بزانن کەسانی ناتوانن کە خەبەریان بووگەوە خەبەریان نەداگە مشارەکەتیان کردگە بێ تەفاوت بووگن و هێشتگیانە ئەم مردمە بڕۆنە قوربانگاه و بیان کوژن و پاشان اتفاقات بەعدیە کە قیامەتیان ئەمێنێنە و بەردەوام بێ تا ئەم دقیقە و ئەم ساعەتە ئەمانە خەریکە کاولکاری لە سەرزەمینە کوردەوار، سڕینەوەی شوناسە کوردی، ئینسانە کوردی، سڕینەوەی ئەمیراتە کوردین و ئەم جینۆسایتە تەوەسۆتە ئەم کەسانە، ئەم نەهادانە و ئەم باڵانەی دەوڵەتانە یەهودیە منتەقە بەردەوامە. چ دەوڵەتە ئێرانی، چ دەوڵەتە عێراقی و چ دەوڵەتە تورکیە و چ دەوڵەتە سووریا. و ئەمما ئێمە شەو لەگەڵ مامۆستا دکتۆر لوقمانە بەڕەسیە ئەو بەشە تەبلیغیەی دەوڵەتە ئێرانەکەین. من ئمڕۆ ڕەوایەتە فەتحێک کە ئاوینی دروستی کردگە دەرمەوردە هەڵەبجە تەماشامە کرد. لەوێ لە تیکەیەکە ئێژێت کە ئێمان مەنع کردووە بە ئێمە وتیان دلیلە ئەوەی کە هەڵەبجە کوژریا و وای پێهات ئەوە بوو کە ئێوە ڕۆیشتن و ئێوە چوونە ئەوێ و ئەو لێودا ئەیدات لە ماجراوی مسلم ابن عەقیل و ئەیدات لە ماجراوی ابن زیاد و ئێژێت کە ابن زیاد بە مسلم ابن عەقیلی وت لەگرا ئارامش حاکم بوو و ئێوە هاتن ژەڵەژانتن. ئەو ئارامشە ئارامشێکی قێزەون بوو و ئینقلابیگەریە شیعە مەئابانە خەریکە قسە ئەکا. من لە زارە فرەیەک لەوانەی کە لەم شهودە قسەیان کردگە یا مساحبەهایە کە کریاگە یا خەتابەیە حکوومەتە هەرێم و تەلەڤیزیۆنەکانی و ئەحزاب بەرامبەر بە ئێران کریاگە ئەمیانە بەحسە کرد کە ئێران بووگە بەهۆی ناساندنە هەڵەبجە بە دنیا، ئێران بوو کامێرای ئێرانی بوو نانیان پێماندا گەڕاندینیان. ئەمما نکتەیەک لەگرا مشخصەوە ئێمەیشە دەریکەین ئێرانێک کە مشارەکەتی هەست لەم جینۆسایدە، ئێرانێک کە متەهەمە ڕەدیفە ئەوڵە لەم جینۆسایدە بەشێکی تر ئەکات و ئەویش ئەوەسە کە خۆیان لە بەرگوزاری عملیاتەوە الفەجر دەها ئێژن ئێمە هاین بە شوێنە هەدەفە سیاسی. من دوێشە و لە بەڕەسیکردنە دادگاهە 16 بەحسێکم کرد لە شەڕەگری لای و بەحسێکم کرد لە هەدەفە سیاسی. هەدەفە سیاسی دەوڵەتە ئێرانی چییە؟ هەدەفە سیاسی دەوڵەتی ئێرانی ئەمەسە کە مردمە خۆی و ئەفکارە عمومی و پابلیک ئەپینیەنە خۆی متوجه بکە، چون تۆ وەختی ئەڕۆیتە ناوە گزارشە پازدارەکانیان لە شارە هەڵەبجە، ئەڕۆیتە ناوە تریبونە سپاهی و تریبونە بەسیجیە ئەمانە ئەوێنی کە ئەمانە هەن بە شوێنە سدورە ئینقلاب و هەن بە شوێنە دروستکردن جمهوری ئیسلامی لە عێراق و تا بەرەو قودس بڕۆن زاهرن. وەلێ دەوڵەتە ئێرانی گەرەکێسی خەڵکە خۆی و ئەفکار عمومیە خۆی و ئەم شێعە گەریبازیە کە ئاوا دەسی پێکردگە کۆنترۆڵی کە هەروە کە خومەینی پشتە کابرایە سپاهی خاڵی کرد کە ڕووی شەڕە ئیسرائیل بکات کە ئێمە لە دیبێتەکانی ترا بەحسمان کردگە مفەسەلەن لە ئەوایلە دەهەیە 60 ئێرانیە. ئایا ئەمەی کە مردمانێکی مەسدوم ژەهر دەرخوار دریاگ برسی پێپەتی لە لەحزەی قیامەت دەرچوو لە فاجعەیەکی سیستەماتیکی جینۆسایدا بەردەوام بوو گۆڕەوان بووک دەوڵەتە ئێرانی مەسدومینەکانی ئەواتە تەواوە بیمارستانەکانی ئێران، تەواوە کامێراکانیان بۆ بانگەکە، سەلیبە سورخە جەهانیان بۆ بانکەکە. لە کنارە ئەوە بەشێک لەم جەمعیەتە ئەهەنێرێتە ناوە دڵە ئێران.
ناو شارەکانە وەکو کرمانە بڵاویان پێکە هەروە کە دادەکەژاڵ حەمەنووری فەرمایشی کرد خەڵکی کرمانیان هاوردە بۆ ناوی وێزگەی قەتار بە گوڵ و شیرینی و ئەستەقباڵیان لێ بکە بەڵام ئەم خەڵکە هەروە کە دادەکەژاڵ وتی پێستیان داپڵۆسیاگە کە وتی وەختی خۆمانمان بە سابوون شۆرد تەواوە پێستمان هەڵتۆقیاتە خوارەوە پشت و دەم و چاو و گشتی ئەمە نەمایشە موسیبەت زەدەگان بوو نەمایشە ترس و ڕعب و وەحشەتێک بوو بە خەڵکە ئێران هەروواکە لە مانۆڤرەکەی 4 ئەپریلە کە لە ڕۆیتەرز داینیاگەوە من دوێشە و بڵاوم کردەوە و ئەم مانۆڤرە شیمیاییەسە لە شارە تارانە دوای 30 ڕۆژ لە ئیتفاق و لە جنایەتە هەڵەبجە دەوڵەتە ئێرانی و سپای پاسداران مانۆڤرە شیمیایی ئەدا لە شارە تاران خب ئەمە خەریکە چی نیشان ئەدا و چی ئیسباتەکە خەڵکی کوردەوار ئەمە خەریکە ئیسباتیەکە ئەو شتەی کە ئەمانە بۆ ئەم سوڵحە دوای ئەوەی کە بە نیاتە خۆیان لەم شەڕەگەین بە فشارە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا سەدام حوسێن کۆنتڕۆڵ بکا کە سەدام حوسێن پاشەکشە بکاتەوە وادارە بە ئاگر بەس بێت ئەم فاجعەی هەڵەبجە خوڕقێنن و دەوڵەتە ئێران بە دوایە ئەمە هەرچی کارە کە ئەیکات لە ڕاستایە ئەو هەدەفە سیاسیەسە کە تاقیبیەکات هەدەفە سیاسیەکە مەسە ئەفکارە عمومیە جامعەی ئێران نسبەت بە شەڕێک ئیدعای کردگە تا فەتح قودس ئەڕوات ئەوەز کات و بە قەوڵە خومێنی جامە زاهر سەر بکێشێت و ئینقلاب جمهوری ئیسلامی لە بین نەچێت مامۆستا دکتۆر لوقمان بەڵخەیی ئەگەر تەشریفتان هەست بێ زەحمەت داوای کامەرا بکەن تا ئێمە بەحسەکەمان بۆینە بەرەوە بەڵێ تەشریفتان هەست مامۆستا وەختان بەخێر ببەخشن تۆزێ مقدمەکە توولانی بوو واجب بوو بۆ خاترەوەی ئێمە تۆزێ زەهنمان شەفافتر و وازەحتر بێ سەبارەت بە مەسائل و قەزایە ئومیدوارم کە ئێوە مقدمەکەتان بیستە بێت و بزانن کە ئێمە لە کامە منزەر و ئەمڕۆ گەرەکمانە داستانە جێنۆسایدە هەڵەبجە بەڕەسی بکەین فەرموون سلام علیکم کاکەمەنیان سڵاو لە جەنابت و لەو برا بەڕێزانەی لەسەر خەتن و لەم دیبێتە بەشدارن سپاسی پێشەکی و مقدمەکەت دەکەم کە کۆمەڵێ بابەتی زۆر جەوهەری و زۆر حساسێت و ڕوژان حەزەکەم لەوەوە ئیشارەیە بکەمە سەر ئەو کەلیمەی جەنابت کە فەرمووت ئەو ئەحزابانە و ئەو دەوروبەرە کە بۆچی خەبەری نەدا بە هەڵەبجە و بۆچی خەبەری نەدا بە خەڵکێکی بێتاوان و بێخەبەر ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر تاریخی با بڵێن تەشەیوع یا شیعەگەری ئەوانە شیعەگەری هەمیشە لە مقابلی کەسێکی مەزلوم خۆی پیشان داوە خۆی عەرز کردووە و کەسێک کە زوڵمی لێکراوە و پێویستە خەڵکی تر بێتە سەر خەت و دیفاعی لێ بکا و پشتگیری بکە و پاڵپشتی بکە هەر لە ئیمامی حوسێنەوە و تا دوجار ئەو جەرەیانانەی کە لە مێژووی ئیسلامی و مێژووی شیعەدا هەیە ئەو حاڵەتە بووە هەمیشە شیعە بە جۆرێک خۆی عەرز کردووە کە خەڵکێکی مەزلومە زوڵمی لێکراوە خەڵکانیشی ئەبێ هەمویان دیفاع لە مەزلوم بکەن و دیفاعکردن لە مەزلوم بەشێکە لە دین و لە بەها گەورەکانی ئیسلام هەر بۆیە لە حتا لە شەڕی عێراق ئێرانیشە بە جۆرێ تەبلیغاتی ئەکرد بە جۆرێ خەڵکی
هەڵەبجە و دەوروبەری و کوردستان و حتا زۆرێک لە عێراقیشی کەسانەی کە ئەو ئەحزابانەی کە هەژمونی هەبوو بەسەریانە کە ئەسڵەن ئەم حکوومەتی جمهوری ئیسلامیە حکوومەتێکی مەزڵومە، حکوومەتی عێراقی پەلاماری داوە، ئەیەوێ ئازادی لێ بسێنێتەوە، ئەیەوێ ئەو ئینقلابێک ئەوان کردویانە نابوتیکەن، ئەمانە کە خەڵکانێکن فریادڕەسن بۆ کوردستان، بۆ کوردەوار وەکو بە مستەلاحی جەنابتان، بەداخەوە وەکو جەنابەت فەرموون نەک هەر ئەوەی کە ئەوان خەبەریان نەدا بە خەڵکی هەڵەبجە، بە جۆرێ خەڵکی هەڵەبجە و بە جۆرێ ئەبێ تۆ پێشوازی لە جمهوری ئیسلامی بکەیت و پێشوازی لە ئەو پاسدارە بکەیت کە هاتووە تۆ ئازادەکە، کە هاتووە تۆ وەکو بڵێن لە چنگی ئەو زۆردار و ستەمکارە ڕزگار بکە. چ جای ئەوەی کە بێت وەجهی شەڕ بۆ خەڵک باس بکە، کە بڵێ تەنها وەکو ئەوەندەی بەڵقیسیشیان لێ نەهات کە وەختێ حەزرەتی سولەیمان نامەی بۆ نووسی سەرێکی لای من بێ و سەرێکی لای تۆ، بەڵقیس ئەوەندە عاقڵە جەرەیانی شەڕ عەرزی نەتەوەکەی خۆیەکە، ئەڵێ إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعل عزة أهلها أذلة وكذلك يفعلون. شەڕ عادەتی وایە چووە هەر وڵاتێک و چووە هەر مەملەکەتێک و چووە هەر شوێنێک ئەو شوێنە وێرانەکە و عزەتی خەڵکەکەی ئەشکێنێ. نەیانتوانی ئەوە بکەن، نەیانتوانی ئەسڵی نیەتی حکوومەتی ئێرانی بە کورد بگەێن و پێمان بڵێن کە ئەم حکوومەتە ئەوێ چی بکە، بە پێچەوانەوە ئەوان ئەیانوت ئێمە کە جمهوری ئیسلامی هاکەوتونەتە پێش جمهوری ئیسلامی و کەوتونەتە پێش پاسدارەوە بۆ ئەوە هاتوین کە ئەم وڵاتە ڕزگارکەین و ئەو زوڵمەی کە لە حکوومەتی ئێرانی کراوە ئێمە بەشێک لەو یارمەتیدەری بین و ئەو زوڵمەی کە حکوومەتی بەعس کردوویەتی ئێمە دەستی زاڵم بگرین. وەکو جەنابتان فەرمووتان کە واجبی هەموو کەسێکی دڵسۆز، هەموو قائیدێک جەریانەکان بۆ ژێردەستە و بۆ میلەتی خۆی عەرزکا. وەکو عەرزم کردی ئەوە بەڵقیسە کە وەختێ ئەو متاسفان متاسفانە مامۆستا ئێوە هەر ئەبڕێن تەسویرتان فریزەکە نازانم تەلەفۆنتان بۆ تێت نازانم چ اتفاقێک هێنا کۆمنتوشە دەنووسن لەوە ئەچێ ئەی کۆمنتەکان بێ منووسن ئێوە لوتفەن یعنی ئێوە جواب ئێمە خەڵکانی تر خەڵکانی برادرانی ترن کۆمنتە نووسن. جا مەبەستەکەمەوە بوو جەنابەت کە ئیشارەت بۆ نقطەیەکی زۆر حەساس و زۆر جەوهەری کرد کە فەرمووت ئەمانە حەقیان بوو کە مەردومی هەڵەبجە ئاگادار بکەنەوە، پێیان بڵێن کە ئاگاداریان بکەنەوە کە ئێمە دێین شەڕ ئەکەین دێنە ناو شارەوە و هەموو ئەگەرێکی نەخوازرا و معەڕەزە بۆ ئەوەی کە ئێوە تووشی ئەو نەهامەتی و ئەو شەڕە ببن. بەقەدەر بەڵقیسیان لێ نەهات کە بەڵقیس وتی إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعل عزة أهلها أذلة. عزەتی خەڵکەکە ئەشکێنن لەبەر ئەوە من پێم باشە، بەڵام متاسفانە ئەم حرەکاتی کوردی خۆمان بە هەموو بەشەکانیانەوە و جمهوری ئیسلامی ئەو حاڵەتەیان فرامۆش کرد و بە پێچەوانەوە ڕاگەاندن و ئیعلام و تەبلیغاتێکی وایان ئەکرد کە خۆیان بە فریادڕەس و خۆیان بە ڕزگارکاری خەڵکی ئەزانی و دوجاریش کە وەختێ ئەو فاجعەی هەڵەبجە ڕوئەدا، وەختێک کە ئەو هەموو قوربانی ئەکەوێتەوە وەک عەرزم کردی کە وەک جەنابیشتانی ببەخشن
شەکرمیانە کەلامتان ببەخشن نوکتەیەکی بەڵێ مهمتان نشارە کرد کە من بەگرا تەکمیلیە بخەمە سەری. بەڵێ بزانە من نیەتم بەرخەیر گرت، نیەتم بەرخەیر گرت و وتم لەگرام مەسئولیەتە خۆیانیان جێبەجێ نەکردگە لەوەی کە ئشارەم کرد بێخەبەریە. بەڵام ئەمەی کە هیچ مەسئولیەتە خۆیان جێبەجێ ناکەن ئەگەینە خانەیەکی تر بەڵکو ئیقفاڵە مردم ئەکەن، مردم ئەخڵەتێنن بۆ مردم ئەگرن. ئەمە دوو جۆرمە ئەوڵە وەسا کە نیەت بەرخێرەوە تۆ وەزیفەیە خۆت جێبەجێ ناکەی، وەزیفەیە کە ئێشێ بۆ تعریف کریاوێتەوە. نکتەی دووەم کە ئەبێ بە جۆرمە گەورەتریش کە ئیتهامات ئەمە ئیتهاماتە لەسەری کە ئیسبات ئەکرێت ئەمەسە کە ئوسوولەن تۆ هیچ خەبەر نادەی ئەو وەخت ئەمە تۆ خەڵکی مردمیش ئیقفاڵ ئەەکەی. مشخصەن ئەو بێخەبەریە دوو بەش ئەگرێتەوە. یەکی حیزب شووعیە عێراقی کە ئێستا فکرەکە فرە داوێنێکی قەشەنگی هەست و تریبون بە تریبون ئەگەڕێ بۆ خۆی چەپکە گوڵ کۆکاتەوە. یەکێکیان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵەس و ئەمانە زانییانە و خەبەریان نەداگە بە خەڵکەکە و ئەمانە لە سەریان ئەکەفێ بە هەموو بارێکۆ لە سەریان ئەکەفێ و ئەمانە وانە جایگاهە متهەمە. بەڵێ فەرمونون. جەریانی دووهەم کە جەنابتان ئیشارەتان بۆ کرد کە گەڕاندنی بریندارانی هەڵەبجە و بەناو شارەکان و بەناو شاریعەکان و بەناو کوچەکاندا من جاری پێشوو عەرزم کردن کە ئەوان خۆیان بڕیاریان داوە کە وەکو بڵێن سافرەی ئەخیری شەڕەکە لێ بدرێ و شەڕ کۆتایی پێبێت. بەڵام چۆن کۆتایی پێبێت؟ بە جۆرێک کۆتایی پێبێت. جمهوری ئیسلامی خۆی لە چەند مانگێک لەوە و پێشتر خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی ئیتر لە جەنگ بکشێتەوە و وەکو ئەو پەرداخە ژەهرەی کە ئیمام کومێنی وتی من مەجبور بووم کە بیخۆم. بێگومان لە دوای شکستی فاو لە دوای شکستی ئەو کۆمەڵێ هجوومی محەممەڕ ئەوانە ئێران گەیشتە ئەو قەناعەتەی کە بەشەڕ ناتوانێت کۆتایی بە عێراق بێنێ و لە ئەوەڵی شەڕەوە یەکەم پەیامی جمهوری ئیسلامی ئەوە بوو کە نەقلی وەکو جەنابتان فەرمووتان نەقلی تەشەیوع بۆ کە معلومی جەنابتە کە لە فکری تەشەیوعدا لە فکری شیعەدا لە هەر خوێنێک قەترە خوێنی کەسێکی سەر بە تەشەیوع ڕێژرا بێ ئەو شوێنە بە شوێنی مقدسی شیعەوی خۆیانی ئەزانن وەوا ئەزانن کە نەجەف و کەربەلا و ئەم شوێنانە وەختی خۆی کە خوێنی ئیمام حوسەینی ڕەزای خوای لێبێ لێ ڕژاوە ئەمە شوێنێکی مقدسە و احتلال کراوە و داگیر کراوە و غەسب کراوە. ئەبێ بە هەر سعرێک هەبێ بە هەر سەمەنێک هەبێ ئێمە ئەم شوێنە مقدسە ڕزگارکەن و ئازادیکەن. لە کاتێکدا کە جمهوری ئیسلامی ئەگاتە ئەو قەناعەتەی کە ناتوانێت بە شەڕ حەسمی ئەو مەوزوعە بکە ئەبێ زەمینەیەک ساز بکە بۆ ئەوەی کە مبەڕێرێک بێ بۆ شەڕی 8 ساڵەی عێراق ئێران. باشە جمهوری ئیسلامی تۆ بۆچی 8 ساڵ شەڕت کرد و دوای نەتیجەی شەڕەکەی تۆ چی بوو؟ دوای نەتیجەی شەڕەکەی ئەم تیکە زۆر مهمە مامۆستا. ئەم تیکەی کە جەنابەت بەو خوێندنەوەی خۆتان کە هاتن تەبیعەتەن گەرەکتان بوو ئەوە بێژن کە شوعارە بەظاهر ئینقلابە شیعەیە ئێرانی ئیشێ ئەمە بیت و ئەمە شوعارێک بوو کە تەبلیغیان ئەکرد شەو و ڕۆژ بە هەموو دام و دەستگا و تریبوونەکانیانەوە سدورە ئینقلابە شیعی و بەخۆیان ئەوە وەلیە ئەمرە موسلمین. عرضم بە حضورت ئەمە چەندێکی ڕاستە چەندێکی درۆست چەندێکی ڕاتەخانەیە ئیسلامەوە ئەنچێکە هەز ئەمە کارێکی سیاسیە بۆ سەپاندنە سوڵتەیەک بەسەر ئەم مەجموعە. ئەوەی کە ئێوە گەرەکتانە بەگرا بگەن ئەمەسە کە ئەم ئینقلابە بەم شوعارە نەیتوانی ئەهدافە خۆی بگات. باڵە متاسفانە مامۆستا قەت بوو. کاک پێمان ببەخشە تەلەفۆنێکیان بۆ کردی
بەڵێ خاشەکەم ئێوە تەشریفتان هاوردەوە ئێمە گەرەکمان وەزانی بەکوێ بگەین بەو جێگەی کە ئێمە سابتی بکەین و چەند لە منزەرە جەناب تۆ چە لە دادگاکان کە ئێمە بەڕەسیەکەین کە بەلئەخەرە هەڵەبجە یەک تەوتەیەکە کە تەرەفین لەسەر کەوتگن. وتەرەفین بۆ خاتری ئەوەی کە ئەم ئاگر بەسەر ڕابگرن بە هەڵەبجە ئەگەن. ئێمە بۆ خاتری ئەمەی کە شەواهدە ئەمە بەڕەسیکەین ئیستا ئەڕۆینە سەر ئەوەی کە ئوسوولەن وەختە ئێوە بەحسە ژیانە ئوردوگاهیتان کرد بەحسە نەبوون ئیمکاناتێکتان کرد ئێمە گەرەکمانە ئەمە تەعقیب بکەین کە ئەمە ئینسان دۆستی بوو یا نەمایش ترس و وەحشەت بوو. مەڵێ کاک پێمان ببەخشی ئەوە تەلەفۆنێکمان بۆ دێت نازانم قەتع بێت تەلەفۆنەکە ریجێکتکەن هەر وەختێک کەسێ تەلەفۆن ئەکات دیکلاینیکەن ریجێکتیکەن ئێوە لە حزەیە تەسویرتان نەبڕێ و تێتەوە. بارسورەت کەسانێک هەن کە ئیسرار ئەکەن لەم وەسەتە قسەیان بێت و لەوانە مشکڵێکیان بێت. مامۆستا کە من بەحسم کرد و ئیسە گەرەکمانە بڕۆینە سەری ئەمەسە من لە بیرم تێ جەنابەت بەحسە هەرسینت کرد بەحسەوەت کرد 12 ڕۆژ ئێوە لە مەدرسەیەکا بوون بێ حەمامکردن ئالوودە بەبووم بە شیمیایی تەپوتۆزین نەخۆش و گرفتار و بعد تعقیبە یەک سری مەسائل کە ئەڕۆیتە ناوی ئوردوگاکانی تر و ئیمکاناتێکی ئەوەڵێەوە دووربینهای تەلەڤیزیۆنیەک کە بەرەی تەبلیغاتی لە ئێوەگرن مشەخەسەنێکێکیان کە ئەم بەرەی تەبلیغاتی سەر سوخەنڕانیە جنابتە لە ناو شارە سەقزە لە ڕۆژە هەفتەیە وەحدەتە وەختێک کە ئێوە بە بارە سونیەکە سوخەنڕانی ئەکەن نە ئەو جۆرەی کە بێن بە شان و باڵە دەوڵەتە شیعەیە ئێرانی و جوولەکەی ئانووسیە کە لەوێ دانریاگە لەذا بەشێک لەمە ئەو لەختەی ئەو تیکەی هەفتەی وەحدەت ئێژەیە کە دەوڵەتە ئێرانی لە بەرەیەکی تەبلیغی وەسی ئاخری کە لە ئێوە ئەستەفادە ئەکا ئەوەی کە دەوڵەتە ئێرانی ئەزانێ عیدەیەک ئەمرن و عیدەیەک ئێشەی بێرێت و بیان گەڕێنێت بەشێک لە خوێندنەوەی ئێمە ئەمەسەکە ئەمانە گەرەکیانە هەر ئەو نیەتەی کە بوویان ئەفکارە عمومیە ئێرانێک کە بەو ئیلتجا کە جەنابەت ئێژی پەمپیان دابوون کاورای لە ڕۆستانی لە دیهاتەکانە لە ڕۆستانە و پەلامارە ئەسڵحەیدا و چوار کوڕی کوژیا و بە عینوانە بەسیجیەکە مەیدانە نینی بە لاشە ئەکردو یعنی ئەمانە عیدەیەکی فرە لە کوڕە مردمیان خستە سەر لاشە تەقاندیانەوە بەناوە کەربەلا و سینە کوتان و شەهادەتە حوسێنی و ئەدەبیاتە یەزیدی حوسێنیە کە دروستیان کرد تا ئەوەی کە فرێک لەمانە باوەڕیان کرد بوو بەم بازیەی کە خومەینی ئەیکا کە ئەهدافە مستەتەرە ئەمانە کە ئێمە قبلتر لە هۆنینەوەی مەتنە کوردیا بەحسمان کردگە کە ئوسوولەن بنەڕەتە ئەمانە چییە ئێستا ئێمە تێنە سەر ئەوەی کە وەختی ئەگەین ئەمەی کە سوعالێکی دروست بێ ئەرێم مردمیانە بۆ پەراکەندە کرد بە ئێرانە بۆ گێڕاندنیان بۆ بردنیانە بیمارستانەکە پیای خاسێکون دێگەر پیای خاسیەکون ئەم مردمیانە بۆ داکوشت ئەر پیای خاسیەکون دەوڵەتە ئێران بۆ لە ڕۆژە ئەوڵەوەمانەی دەرنەکرد بۆ نەیوت خەڵکی هەڵەبجە چۆریکەن بڕۆن بەرەو سلێمانی بڕۆن بەرەو جێگەیەکی تر بۆ ئەو ڕۆژی سیانزەهەم چواردەهەمە کە تێنە ژوورەوە عەمەلیات ئەکەن و ئەگەنە دەواازەکانە هەڵەبجە بۆ ئەم خەڵکە جێبەجێ ناکەن بۆ لیودووە تەداوی ئەکەن بۆ هەزینەی زیاتری ئەکەن بۆ ئەیان گێڕن تەوەجۆەکەی بەم شارانە ئێستا ئێمە گەرەکمانە لە مشاهداتە جەنابەت لە بیستگەکانە جەنابەت بەم نەتیجە بگەین کە ئایا ئەم بەشە ئینسانیەت بوو یعنیەوە لەبەر دووربین شتێتر بوون ناگەهان فڕەتان دەدەن ناو یەکسری ئوردوگا بە بەدەویترین شێوە بەرخوردتان تەکاکەن ئیمکاناتەکەم ژیانێکی تەپوتۆزین نەبوونە ئاوە ساڵەمە بەهداشتی نەبوونە خۆراکێکی دروست حسابی و ژیانێکە ساڵها ئیتر دوایەوەی کە تەبلیغاتیان بە سەمەرەگا یەواشی یەوە بەرەو فەرامۆشی و خراوتریش ئەڕۆن فەرمون مامۆستا. بەڵێ جا من ویستم ئەوە عەرز بکەم کە ئەم حادیسەی هەڵەبجە هەروە شتێکی من ئەتوانم بڵێم تیجارەتێکی وەستانی شەڕە کە جمهوری ئیسلامی کە وەختێ ئەیەوێ شەڕ بوەستێنێ و مبەڕێرێک بیانوویەک بۆ وەستانی شەڕ و بۆ
ئەعلانی خۆ نەدۆڕاندنی خۆی لە ناو مردمی ئێراندا حازرکە و ئامادە بکە ئەوەیە کە ئەبێ هەڵەبجەیەک بەو شێوە بکاتە قوربانی دوجار ئەم حاڵەتی هەڵەبجە ئەم بریندارە ئەم نەخۆشە ئەم کەس مردووە وەکو فلیمێک بگەڕێنێ بە ناو هەمووی ئێراندا هەر لە کرمانەوە هەتا زایدان و هەتا مەریوان و هەتا سەقز و بە تایبەتی زیاتر منطقە کوردنشینیەکان و ئەمانە کە بە دوو ڕێسالە دوو نامە بدا بە شعبی ئێرانی شعبی ئێرانی ئەگەر ئێمە شەڕ نەوەسێنین ئەگەر ئێمە جەنگمان بەردەوام بێ ئەمە نەتیجەکەمانە چاوەڕوانمان بەرامبەر بە کەسانێکە کە ئەم حکوومەتە عێراقیەیە کە بەم شێوەیە بەرخورد دەکات لەگەڵ هاوڵاتیانی خۆیدا ئەی خۆ ئەگەر لە کاتێکدا لەگەڵ هاوڵاتیانی ئێمە زیاتر و زیاترەکات دوجاریش پەیامێک بۆ کوردەواری ئێران و خەڵکی کوردی ئێران کە زیاتر لە منطقە کوردیەکانە ئەم نمایشەکە بۆ ئەوەی کە نەوعێک لە خۆجوانکردن و نەوعێک لەوەی کە ئەی کوردی ئێرانی ئێوە بزانن کە ئێوە لە ناو ئێراندان چۆن پارێزراون چۆن ئێمە کیمیاویتیان پیان ناکەین ئەوە تا کوردی عێراقی لە عێراق داوا بەو شێوەیە کیمیاوی بەسەراکرێ بەو شێوەیە ئەکوژرێ بەو شێوەیە ئەمە خۆ حازرکردن و زەمینە حازرکردنێکە بۆ وەساندنی شەڕ و بۆ وەکو ئەرزم کردی ئەخیر مولاکەمەی کە شەڕی ئەم مولاکەمەیە کە ئەکراوە ئەخیر زەربە قازی بەم شێوەیە لە هەڵەبجە ئەدرێ و دوایی هەڵەبجە ئەکرێتە فلیمێک بۆ جمهوری ئیسلامی هەم شەرعیەت بە وەستاندنی شەڕ بدا و هەم بیسەلمێنێ کە میلەتێکی مەزلوم و زوڵمی لێکراوە و هەم منەظەمە نێودەوڵەتیەکانیش بێنێتە سەرخەت کە ئەنەما ئەم جمهوری ئیسلامیە خەڵکێکی ملەتپەروەرە و ئەوە تا خزمەتی ئاوارەی عێراقەکە ئەوە بریندارەکان چارەکە ئەوە نەخۆشەکان ئەباتە خەستەخانە کە ئەمەش تەبلیغاتێکی تر و وەکو بڵێن تیجارەتێکی تر بوو بەسەر هەڵەبجە و بەسەر هەڵەبجەیەکانەوە. بەڵێ مامۆستا ئێمە بۆ ئەمە ئەشێ بە دیتەڵزی وردە و بڕۆینە ناوی. بەڵێ تەبیعەتەن ئەمە خانشێکە کە جنابی شت پێگەیگی و بە واقع معتەقدی کە ئەمە بەرەیە تەبلیغی هەست بەرەیە تەبلیغیە کە ئیدامە دەهەندەیە هەمان سیاسەتێکە کە بەرەو ئاتەش بەس ئەیانوات و ئاگر بەس ئەیانوات و نەتیجەکەشی ئەمەسە کە هەفتە تیرە 1367 دەوڵەتە ئێرانی ئەمانە بێ هیچ تەقەیە لەلایەنە ئەرتەش سەدام حوسێنەوە لە خاکە بە قەوڵە خۆیان عێراق ڕۆنەدەر. ببەخشن ئێمە لەگرا کە ئەم کەلەماتە بەکار ئەوەین کەلەماتێکە کە ئەمانە دێکۆمنتی ئەەکەن ئەمانە هیچ ڕەبتێکیان بە مەتناخێز نییە ئەم کەلەماتێکە ئێمە لەگرا بەکاری ئەبین. حتا نەوشیروان مستەفا لە کتێبەکەی خۆیان کە کامەرانی حەمەنووری خوێندێەوە من لەسەری قسەم کرد ئشارە بەوە کاکە سەدام حوسێن هەڵەبجەی فەرامۆش کرد گشتی ئێژێتی هەڵەبجە هیچێ نەبوو خەڵک سوالەکات بۆ هەڵەبجە و دەوڵەتە ئێرانی لە ویکیپیدیایشا لە تەمامە خاتراتە سەردارانە سپایە ئێژێ ئێمە بە شوێنە کەسبە هەدەفە سیاسی و دەستکەوتە سیاسی بوون دەستکەوتە سیاسی مشخصە سندنەوەی مەشروعیەت بۆ خۆتە و سندنەوەی مەشروعیەت لە دوژمنە بەرامبەرتە بۆ خاتری ئەوەی تۆ لە ناو زەهنیەتە مەردەمە خۆتا ئەفکارە عمومی حامی ئەم شەڕی تۆ بێت. هاشمی ڕەفسنجانی لە خاتراتیە بەحسەکە ئەمانە ئوسوولەن لە ساڵە 65 و ئەوانەی خەڵکی کوردەواری داگیرکریا گەلای کۆرپۆریشنە جوولەکەی ئێرانی بن شەهادەت ئەدەن کە دەوڵەتە ئێرانی سەرەتا مشکلی نەبوو لە گرتنە هێز بۆ جبهەکان لە ساڵەکانی 64 و تا 65 یەواش یەواش کەوتە مشکڵ کەس نەڕوویە جبهە خەڵک دەرەچوو لە جبهەی شەڕ بۆیە ئەمانە کەوتنە سەربازگیری پێیان ئەوت سەربازگیری قڕانی گەنجی سەرەوەی 18 ساڵیان لە هەر کوێ بگرتایە ئایانورد بۆ جبهە ئەگەر سەربازیان نەکردایە
بابزانن کارتی سەربازی و خزمەتە سەربازیە عسکەریە کە ئێوە پێئێژن لە پشتی و نووسیاگە ئەم کارتە مەعافیەت لە خزمەتە بۆ دەورانە سڵحە نە دەورانە شەڕ حتا ئەوانەی سەربازیان کرد و تەوانی حەم لە ئەسلحەیان بوو ئەیان گرتن ئەیان هەناردنە شەڕەکە ئێران چاری نەکرد و چارە عێراقی نەکرد و نەیتوانی ئیدامە بدات هێزە ئینسانی کەم بوو تەوانی نەبوو بیواتە بەرۆ بۆیە بابە ئەمریکا گەیە فریای من جارانیش بەحسم کردگە کە بەلەخەرە سەدام حسێنیان مەجبور کرد بۆ نەمایشە ئەم ئاگربەسە ئێشەیە اتفاقێ بکەفێ و بۆیە سەدام حسێن تەعقیبە بەینومەلەلی ناکرێت سەدام حسێن تەعقیبە بەینومەلەلی ناکرێت سناریۆکەی بۆ داڕژێنن کەوا سوورە بەرە لەشکەر ئەهەنێرن بناوە سپاه بەرد و بەدر و بەرەی کوردستانی کە گوویە سەدام حسێن خەریکە لە نیرویەکی خارجی ئێشێ بدات بۆیە هیچ کەسێک لە دادگاکانە سەدام دکتۆر مامۆستا ببەخشن مامۆستا ئیسماعیل بەڵخەی تەشریفی هاورد وتی ئەو تیکەیە کە بەحسی کرد لەو موسیبەتە گەورە کە نەفەسم منێ بڕی وتی من هەر ئەمەم وت و قوزات گریان و عێراقیەکان گریان و سەدام حسێن و ئەوان هیچیان نەوت ئەوەی کە ئیشان وتی بۆمب ببوو بەر لە شیمیایەکە بۆ ئەوە لە هیچ دادگاهێکی ئەم نظامە جودۆ کریستیانیتیە هیچ کەسێ محکوم ناکرێت چون خودت جەنگ جرم نییە و شەڕ جرم نییە وەختی شەڕ جرم نییە ئێوە بە ئەنوا و ئەقسامە سەلاح هەتوانن بەر لە یەکتری مەسەڵەن یەکسری پرۆتۆکۆل ئەدەنێژن فلان ئەسلحە بەکاری مەهێنن وەکو ئەنقودی وەکو ناپاڵم وەکو چەکە شیمیایی وەکو چەکە نەوەوی کە خوددا ئەمریکایش بەکاری هاوردگە وەلی بازم ئەمانە ئیجراعەتە گەورەی تیانە کە ئەمانە بڕۆن دەوڵەتێ بگرن و بێرینی و فلانی پێ بکەن و ویسانی پێ بکەن ئەوێنی دادگاکەی سەدام حسێنیش نەمایشیە هیچ کەسێک لە دادگای سەدام حسێنە بەم مەسیرە ناڕوا سابتی بکە ئەمە ئیدامەیە جینۆساید ئومەتە کوردیە و مشخصی بکە کێها بەشدارن لەما نە ئەوەی کە تۆ ختمی بکەیت و بە 4-5 نەفەر کە بێت ماجرایە لە مەرگە خانەوادەی و مەئاساتێکی گەورە بەسەر خۆیان و بێژیت و 4 فرمێسک پسێنی بەبەر کامێراکانەوە و هیچ مدعی العموم قسەیەکی بۆ کوردن نەبێت و تعقیبە مشخصە ماجرای نەکا لەم دادگاهە مردمیە ئێمە خەریکین تعقیبە مشخصە ماجرایە بکەین مامۆستا ئێوە ئەکەونە بەر کامێرا ئێوە نیشان ئەدەن وەکو تەپوتۆزین و خوێناوین و مەسدوم و ناڕەحەت و لە بیمارستانەکانە دادەکە ژاڵە حەمەنووری ێژێ ئێمە توێکماندا کەفت ئالوودە بووگین بە شیمیایی بەڵام فقط یەک دەرزیان لێماندا وتیان بەم دەرزیە نامرن هیچ تەداویەکی دروست هەساوی نەکردیان لە کرمانە تەوجە بکە سوویەیە کە ئێستا ئێمە تعقیبی ئەکەین کە سابتی ئەکا دەوڵەتە ئێرانی مجرمە ڕەدیفە ئەووەڵە ئەم جینۆسایدەسە و شێوەیە بەرخوردی نەرمترە چون دەوڵەتە ئێرانی قەرارە خاوەرمیانە بخوا دەوڵەتە ئێرانی یەکەم دەوڵەتە یەهودە جەهانیە دەوڵەتە ئیسرائیل دەوڵەتە قەومیە ببەخشە دەنگت قەتع بێ تەسویر ئێوە باشە ئێوە بفەرمون قسە بکەن بەڵێ جەنابەت ئیشارەت بەوە کرد کە وەکو جەنابیشتان فەرمووتان دیارە ئەمە کە ئەم گەڕاندن و ئەم تیمارکردنە و وەکو جەنابەت فەرمووت کە کامێراکانی بینەلملەلی ئەوانە دێن ئەمەش بەشێکی ترە لەو نمایشەی کە نمایش ئەکرێ و بۆ دادگایی عێراقیش هەر بێگومان کە ئەو دادگایە هیچ شەرتێکی دادگایی نێودەوڵەتی تیان نەبووە و هیچ مەرجێکی بینەلملەلی و نێودەوڵەتی تیان نەبووە و ئەگەر بینە سەر بابی حتا حکومەکەیشی کە ئەو حکومەیشی بەسەر سەدام و بەسەر حیزبی بەعس و دەستەی بەعسادرا ئەگەر بین لە ناو جەریمەکانی نێودەوڵەتیە باسی بکەین هیچ بەندێک نییە کە ئەو حکومە بدا بەسەر سەدام و جەماعەت و دارودەستەکەیدا لەبەرەوەی محکەمەکەی بە پێی لائحەیەک بە پێی پرەنسیپێک بە پێی یاسایەک نەبووە کە یاسایەکی معتەبەر بێ یاسایەکی نێودەوڵەتی بێ یاسایەکی
عادلانە بێ، حاکمێکی عادلانە بێ. و دوجاریش محاکەمەی سەدام و دەستەکانی سەدام هیچ وەکو لە لغەتی هینا ئەڵێن لە لغەتی دەستوری و لە لغەتی محاکمە ئەڵێن هیچ ڕەدولفعلێکی ئیجابی یا هیچ دەستکەوتێکی قەزایی بۆ کورد نەبووە بە پێچەوانەوە. یعنی ئەمە سەدام حوسێن ئیدام کرا و ڕۆشت. ئەی باشە لە مقابلی ئەم جەریمەیە کە سەدام کردوویەتی تعویزاتی کورد چی بووە؟ چ تعویزاتێک بۆ کورد؟ تعویزاتی کورد ئەوە مامۆستا ببەخشن، تعویزاتی کورد ئەوە بوو کە کورد لە یەکەم نقطە بفەهمیت چه مەسئلەیەک ئەگا بە هەڵەبجە، بزانە ئەوەی کە من و جنابەت لە لای خۆمانەوە فکرکەین و ئێمە فکرمانە کە سەدام حوسێن قاتڵە و ئێمە وا ئەزانی سەدام حوسێن هەر کوێیەک زەربە بخوا خراوتر دەست ئەوە شێنێت و ئەمە تەوەهماتە. ئێمە کێ ئەمەی کردگەسە ناوە زەهنێمە مامۆستا ئەگەر تەحمل کرد بە دیارە منەوە من تیکەیەک لە ڕەوایەتە فەتح لێ بم تا بفەهمین ئەم فکرە کێی کاتە زەهنە ئێمە، کێی کاتە سەرزارە ئێمە بۆ ئەم قسانە تکرار ئەەکەین و فکرەکەین خۆمان پێی گەیشتوین. بەڵێ خب ئەوەی کە ئێوە خەریکن ئەیوێنن تەبلیغاتە سپاهە پاسدارانە تحملکەن چون نکاتێکی مهمی واتە ئەم ڕەوایەتە فەتحە بەریە تەبلیغیە سپاهە پاسدارانە کە عاملە ئەسلیە یەهود جەهانیە لە منتەقا کە باڵەکانی وەچی سندگە بە تەمامە منتەقا. ئەمە هەمان ئەدەبیاتە. بەڵێ ئەم تیکانە واجبن کە من لێ دەم تا بفەهمن مردمانێک کە خۆیان بە شیعە ئەزانن لەژێرە کامە تەبلیغ و تەبلیغات و گستەردە قەراریان گرکە رادیۆ تەلەڤیزیۆن و هەرچە ڕسانەیەکە کەوە دەستیان ئەگات بەم جۆرە خەریکە ئەم زهنە ئەم شەڕە ئیدامە ئەدات و ئەم جبهەیە حەق و باتڵە کوفرە. خومەینی لە تابلۆکەی وروتیە شارە ڕوانسەرە نووسابووی ما با کۆفر میجەنگی نەبا کورد. تۆژۆکەی وەلی حیزبی دموکرات و کۆمەڵە هیچ وەخت ثابتیان نەکرد کە ئەوان با کورد میجەنگن، ئەسڵ نەچوونە سوراغە کورد، ئەسڵ نەچوونە شوێنە کورد. دقیقاً قسەکەی خومێنیان بۆ خومێنی پشتڕاست کردو. ئەمە ساڵە بجەس. دنیا زیباست اما زیبایی ظاهر را چه سود آنجا که عدالت نیست و زشت سیرتان بر جهان حکم می‌راند. دنیا زیباست زیبایی چه سود وەختی عدالت نیست. ئەمان گەرەکیانە عدالت بوون بۆ هەڵەبجە تەوەجۆ بکەن وەلی ئەمانە هەفتە تیرە 1367 لە خاکە عێراق تێنە دەرەوە. دێمە تۆ نەچووی عدالت بووی، مە تۆ نەچوویت ئەم مردمە ئازادکەی لە دەست زاڵەمانە جەهان، مە تۆ نەچوویت بۆ هاتیتە دەرەوە، بۆ بەجێت هێشت. تەوەجۆکەی در جنگ ها همواره گل ها لگدمال می شوند
و اگرچه گلی که در گلستان در جنگ ها همواره گل ها لقدمال میشوند لە شەڕەکان هەموارە گوڵەکانەکەونە ژێرە بێت تەوەجۆ بکە چۆنی ئەخونجنێ بۆ خۆیان بۆ مردمەکە کە چهرەیەکی مەزڵوم لە خۆی نیشان بدا و ئینسانی هەر ئەوانەی وا ئیمڕۆ خاکی عێراقیان بە تووبرە کێشاگە ئەم یەهود جەهانی وا لە دەست دەوڵەتە ئێرانیە و ئەمریکا عێراقیدا دەست دەوڵەتە ئێرانی بەڵێ زۆر ظلم و فساد بروید زیبا نیست اما پوتین های ما هیچ گلی را لگدمال نمی کند تەوەجۆ کرد ئەمما پوتین های ما هیچ گلی را لەگەدمال نەکرد یعنی پوتینەکانی ئێمە لەم شەڕا هیچ گوڵێکی لەگەدماڵ نەکرد یعنی ئێمە مردمان نەکۆشت ئێمە مردمان نەکۆشت بەڵام بە شاهدیە مردمە هەڵەبجە زیاتر لە 500 نەفەر 600 نەفەرە خەڵکە هەڵەبجە هەر ئەو ڕۆژانە بە تۆپە جمهوری ئیسلامیە کوژرێن بە تۆپە جمهوری ئیسلامی هەر بۆ ئەو قسەی جەنابێت نەک هەر ئەو ڕۆژە لە خلالی چەند ساڵێک هەر لە هەڵەبجە لە سیروان بە قەسفی جمهوری ئیسلامی کە دای لە مەکتەبەکە گڕی گرت 278 کەس لە ناو مەکتەبەکە خوێن و ئێسقان و هینیان تێکەڵ بوو مەجموعەیەکیان کە سووتان ئەسڵەن جەستەکەیان گیان نەکرایەوە و چەندین کەسی تر بە تۆپی ئێران لە هەڵەبجە شەهید بووە پێش کیمیاوی هەر وەکو عەرزم کردی جمهوری ئیسلامی و تاریخی شیعە مامۆستا ببەخشن مامۆستا فەرمایشاتان کۆکەن و چون من گەرەکمە ئەمانە هەر و بە زەهنە جنابت بە مەمە تەبلیغ ئێرانە بعد کۆیکەنەوە تەمامە فەرمایشاتان بکەن با نەبڕێت بەڵێ لە خزمەتە سجدگاه فرشتگان باشد گلها بر پوتین های ما بوسه میزنند گلها بر پوتین های ما بوسه میزنند منظوری ئێوەست ئەوە نیشانی دا ها استقبالتان لێکەنە ها گلها بر پوتین ها بوسه میزنند ئەوانە بە کەلهۆڕی قساکەن ێژن حکوومەتەکەی ئیمام خومەینی هاتیە بەسیجی و خەڵکی هەڵەبجە خەریکن ێژن حکوومەتەکەی ئیمام خومەینی هاتیە یا بەکەبەرت باشی برا تەوەجۆ بکە ئەمانەیان خسکەسە بەرەی تەبلیغاتی کۆکەن و خەڵک استقباڵیان لێکە قسە فێرە خەڵکیەکەن قسە ئەخەنە دەمە خەڵکی ئەمە مهمە بوێنن چون لێودا دوای شیمیایەکە هەر کاورا سوعالەکە کاورا نانی گەرەکە ێژن کی شیمیایی زاد سەدام زاد کی شیمیایی زاد چرا زاد ئاغا ئەمە سواریکەن ئاغا ئەمە بگۆزنەوە ئاغا ئەمە تەداویکەن خەریکن فیلمی لێگرن وەمانە بڵاوەکەنەوە تەوەجۆ بکە روسویان با خوشرویی بسیار اما نه سر خوشخدمتی و چاپلوسی از ما استقبال می‌کردند. کردهای عراق با جنگ و مبارزه بیگانه نیستند. سالهای سال است که آنها با نظام‌های حکومتی کشورشان می‌جنگند. وگرچه آرمانشان خودمختاری کردستان است، اما شکی نیست که سرانجام علاقه‌های دینی بر سایر انگیزه‌ها و تعلقات غلبه خواهد کرد. ئەگەر تەوەجۆت کردوێ مامۆستا ئەمە لەشکرە فاتح ئێرانی بوو تۆ نەمودەڕێعەدی نەچەکە قورسەدی یعنی بەندە دانیشتایمە بە تیربارێکی بیکەسی گشتیانم ئەدووریوە ئەمە سفای عێراقی شکەست داگە واردە جەلیلە بووگە ئەمە ئیتر ئاخرت تەبلیغیانە هات تەبلیغ سپای پاسدارانە کە نیشانی ئەدامانە چ قودرەتێکیان هەست بەڵێ حەلەبچە دەراتەش
تەوەجۆ کە ئیسا ئەگاتە هەڵەبجە قسە ئەنینە دەمە مەردمە هەڵەبجە واجبە کە جەنابەت گوێ بەی چوون ئێمە فرە قسە نریاگەسە دەمە مەردممان کە بەشداری ئەکات هەرە و قسانە تکرارەکاتەوە دەوڵەتە ئێرانی فێری کردگە و بەرەی کوردستانی فێری کردگە یەک دقیقە کاک پشتیمە بەڵێ موضوع شما دومین دوستانی که آزاد شد تقریبا 2 روز صبح بود. درست. اونا گفتن که ارتفاعات آزاد شده و از طریق پیاده وارد بشین ارتفاع کلان بالا مشاهده شما از بالاترین نقطه ارتفاعات ما با خبرداران وارد شدیم و آمدیم منطقه قرارگاه توپخانه دشمن که تقریبا استعداد نیروش هم خیلی زیاد بود. از همون بالای یال که برادرها شلیک کردن گلوله آرپیجی را فرار کردن و کل وسایل جا گرفتن. از همون بالا کە بەرادەران شلیکردن اینا دەرڕەفتن وە گولە ئارپیجی ئەرتەشە عێراق دەرچووگە تەوەجۆ بکە ئەمە هەمان ئەرتەشە عێراقە کە 8 ساڵە ئێرانی وەزلە دەرهاورگە باوک ساحەوی دەرهاوردگە وە گولە ئارپیجێ دەرەچن من نازانم ئەمانە لە ئاوازەوە بۆ دوو گولە ئارپیژیان نەتەقانەم ئەرتشی عێراق دەرچێ تەوەجۆ بکە هیچ ڕەوایەتێکی قەهرەمانیان نییە لە خۆیان مامۆستا آمدیم در روستای دوم بود به نام روستای دالامار که روستای دالامار برادرها پاکسازی کردن و کلی مردم و برادران و خواهران کرد و مسلمان اونجا بودن و سیاه با اینا قاطی شده بودن وقتی که ما رفتیم از اون استقبال کنیم نامردی کردن و شلیک کردن روی برادرها و بلافاصله برادرها با درگیری شدیدی چند تا از اونها را به جهنم فرستادن و تو همین دشت فرار کردن به طرف شهر حلبچه. وقتی وارد روستای دوم شدیم دیدیم که ستون‌های دشمن با کامیون‌ها در حال فرارن و چند تا گلوله آتشی بر بالا زدن متأسفانه نرسید و فرار کردن. ستون‌های دشمن عێراقی لە ئەم پاڵەوانە فرارەکە تەوەجۆکەی و ئەنوا و ئەقسامە چەکە قورسێک واپێەوە ستونە ئەرتەشە عێراقی فرارەکە من نازانم ئەرتەشە عێراقی ئەوەنە کارتۆنی وگە بۆ بەغانەگیریە بۆ کاورە تا سلێمانی ناڕوە تەوەجۆکەی خب من ئەمە ڕەدەکەم لەبەرەوەی ئێوە زۆر ماندوو نەکەم بیگەینمە ئەم نیرووە 1 کیلومتر لە شارە هەڵەبجە دوورە بە کامێرا خەریکە ئەیگرێ هەواپەیمای عێراقی ئەم نیرووە ناکوتێ ئەمە ئەشغاڵگەرە ئەمە نیروی ئێرانە خەریکە شارە هەڵەبجە ئەکوتێتەوە جۆکەی ئەمانیش خەریکن بە خوێن سەردی فیلمەگرن ماوەسازانی چی فرەسەرنج ڕاکێشە بەڵێ قوربان زد هەوایەکی ئێرانی نییە تەقب کە لەم هەواپمەیان عێراقی نەبوو نەخێر نییە فەرموو من ئەمەوێ شتێکی هەر ئیضافەی تر بۆ جەنابەت و بۆ ئەو حاڵەتە لە ڕۆژی یەکەم کە سوپای پاسداران هاتە ناو هەڵەبجەوە زۆربەیان کوڕی شیک و جوان خاس و قسە نەرم و یعنی ئەدوێت بە تاکتاک هەڵبژاردوون هەر فعلەن بە تاکتاک هەڵبژێرابوون ئەوانەی کە چارەیان جوانە ئەوانەی کە لەسەر خۆن ئەوانەی کە ڕیشێکی نەرمی جوان و دەموچاوێکی سپیک و جوانیان هەبوو و قسەیان نەرم و خۆش بوو ئەوانە هاتبوون و زۆربەیشیان بە نەعلەوە هاتبوون بە سەرپێویەوە جەنابەت زانم تێگەی نەعل دەمپایی بە دەمپاییەوە هاتبوونە ناو هەڵەبجەوە و ئەوان ئەیانود ئەوە ئێمە هاتوین و جێیشی جمهوری ئیسلامی هاتووە بۆ ئازادکردنی ئێوە بەبێ ئەوەی کە وەکو جەناب دەفەرمووی هەر ئەوەی کە ئەو عەکسەت پیشاندا ئەوە دەڵەمەڕ تەقریبەن 2 کیلۆمەتر لە هەڵەبجەوە دوورە ئەوان بە ئاسانی لەوێ ئەو هەموو قوات و ئەو هەموو جێیشیان کۆ کردووە بنێت بەڵام دێت لە ناو شاری هەڵەبجە و
ئەو شوێنانەی کە خەڵکی بێتاوانی تایە لەوێ قەسفەکە. مەبەستمەوە بوو تەنها ئەوە بخەمە سەر ئەو معلومەی جەنابتان کە عادەتی حرب و عادەتی وەکو عەرزم کردی شیعە عادەتی وایە کە هەمیشە خۆی بە مەزلوم ئەزانێ و ئەوەی کە بەرامبەری ئەکرێ ئەو خۆی حەقی مطلقە و دوژمنەکە زوڵمی لێ کردووە. ئەوە عێراقا هاتووە زوڵم لە ئێمە ئەکا و ئێمەی ناچار کردووە کە ئێمە بکەوینە ناو جەنگەوە، نە ئێمە خۆمان بە دوای جەنگا بگەڕین. کە لەعلم کە وەکو جەنابتان ئاگادارن شەڕی عێراقێران شەڕی تەنها عێراقێران نییە، شەڕێکی تاریخی کۆنە و فکرەیەکە کە شیعە خۆی بە وەکو چۆن میجا من حەزم نەکرد زۆر ڕەبتی بینی شیعە و یەهود و ئەوانە بکەم لەبەرەوەی لەوە ئەچێ ئەگەر من وەکو مامۆسایەکی ئاینی باسی ئەوە بکەم کە ڕەبتێکی گەورە لە بینی جمهوری ئیسلامی و ئیسرائیل و ئەوانە هەیە، خەڵکانێک بڵێن ئیجا ئەمە ئەم مامۆسایە لە ڕووی سنیگەراییەوە واڵێ و ئەگینا زۆر زۆر واضحە کە اتفاقیەی بینی یەهود و بینی ئێران و بینی ئەسڵەن هەر ئەوەی کە ئێستا لەم حاڵەتە لە تاریخی جمهوری ئیسلامیەوە دروستبوونی جمهوری ئیسلامیەوە هەتا ئێستا ئیسرائیل وەکو بڵێن سوودبەری یەکەم بووە لە عالەمی ئیسلامیە لە هەموو وڵاتەکانی تر و دەوڵەتەکانی تر کە ئیسرائیل ڕۆژ بە ڕۆژ کە ئەوان ئەڵێن مەرگ بەر ئیسرائیل و دژمن لەگەڵ ئیسرائیل و مەرگ بەر شوورەوی مەرگ بەر ئەمریکا، ئەوانە بەرەندەی هەموو شەڕەکان بوون لە شەرقی ئەوسەط و لە خاوەرمیانە و لە عێراق و ئێران. ئەگەڕێینەوە سەر ئەو بابەتەی کە جمهوری ئیسلامی ئەم خەڵکی هەڵەبجەیە بۆ ئەکاتە فلیم و بۆ ئەیکاتە وەکو بڵێن کوردەواری خۆمان پێڵێ بووکی بەرلەشکر و ئەوانە ئەیگەڕێنێ بە کۆڵان و بە جادە و بە شەقامە. وەک عەرزم کردی بۆ مقدمەیەک بۆ ئەوەی کە ئێمە ئەمانەوێ شەڕ ڕاگرین، بەڵام شەڕاگرتنەکە بەم قوربانیە گەورەی هەڵەبجە هەڵەبجە بێتە قوربانی بۆ ئەوەی ببێتە مبەڕێرێک بۆ ڕاگرتنی شەڕی عێراقێران. دوجاریش کە دوای ئەوەی کە وەکو جەنابتانی شایەتان بۆ کرد کە وەختێ شەڕ ئەوەستێ و عێراقیەکان و هەڵەبجەیەکان لە ئوردوگاکانان ئیتر لەوە و لە دوای وەستانی شەڕ حاڵەتێکی تر و مەرحەلەیەکی تر دێتە ئاراوە بۆ هەڵەبجەیەکان. ئەمە مهمە مامۆستا جنابت بڕۆنە سەر خاتراتە خۆتان کە لەگرا دەست پێیەکە. بەڵێ دوای وەستانی جەنگ ئیتر ئەم جارە جمهوری ئیسلامی مامەڵەیەکی تر جۆرێکی تر لەگەڵ هەڵەبجەیەکان مامەڵایەکە کە ئەمانە وەکو ئەسیری جەنگ ئەمانە نابێ بچنە ناو خەڵکەوە، ئەمانە نابێ تێکەڵی مردم ببن، ئەمانە ئەبێ بە ئیجازەی 2 ساعات و 3 ساعات بچنە دەرەوە، ئەمانە ئەبێ 3 ڕۆژجارێ 4 ڕۆژجارێ خواردنیان بۆ بێنرێن، ئەمانە جاری وا هەیە لەسەر قسەی مناڵێک من خۆم لە ئوردوگا بووم لەسەر قسەی 1-2 مناڵ کە لەگەڵ مەسئولی ئوردوگا تووڕەبوو بوون 3 ڕۆژ هیچ خواردنیان نەهێنا بۆ خەڵکی. ئەو خەڵکە بەبێ نان بەبێ ئاو بەبێ خواردن لە ئوردوگا ماینەوە لەبەر ئەوەی کە 2 مناڵ قسەیان بە مەسئولی ئوردوگا وتووە. دواییش کە ئێمە چوینە لای فەرماندار و خەڵکانی تر من ناخۆم چوو بوونە لای فەرماندار و کاکە ئێمە ئەوە 3 ڕۆژە نانتان بۆ نەناردوین، ئەمە 3 ڕۆژە ئێمە خواردنمان نییە، ئەوە 3 ڕۆژە ئێمە لە سجنین و دوای ئەوە هەفتەیەک مەجای کەسیان نادا بێتەوە. فەرماندار پێوتبوون ئاخر خۆ ئەبێ ئێوە بزانن ئێوە ئەسیرن، نە ئەوەی کە ئێوە ئەسیرن و ئێمە لە بەر خاتری ئیمام خومینی کە ئیمام خومینی وتوێتی هەڵەبجەیەکان میوانی منن ئێمە تەعاملتان لەگەڵەکەین و ئیلا ئێوە ئەسیری شەڕن و بەس نییە ئێمە باوە لێتان خۆشە بین کە هێڵین لە ئوردوگەکان دانیشتن ئەگینا وایە ئێوە ئێستا لە ناو سجن دابوونایە و سجن بوونایە. ئەوە ماسکردی تر دوای ئەمە حاڵەتێکی تر دێتە پێشەوە کە بریتە لە
مامەڵەی سیاسیکردن لەگەڵ هەڵەبجەیەکان لەو پێشکە جۆرێک لە جۆرەکان مامەڵی ئینسانی ئەکرێ، بەڵام لەمە دووە ئیتر فشار بۆ هەڵەبجەیەکان دروستە بێ، ئەوانیان کە حتا من لێ ناشارمەوە. ئێمە کۆمەڵێکی فعال ئەوانە بووین کە چوینە جمهوری ئیسلامی، ئیتر لەوە دووە زۆر نەمانەوێرە فعالیەتی دینی و تەبلیغاتی دینی ئەوانە بکەین، لەبەر ئەوەی کە ئەمانزانی جمهوری ئیسلامی تر ئەمە لەمە دوای ئێمە بە کەسێکی متهم ئەزانێ بۆ ئەوەی کە مبرر نەدەین بەدەست جمهوری ئیسلامیەوە. من خۆم بۆ خۆم ئیتر ئەو حاڵەتەم ئەخوێندەوە و نەیشم ئەتوانی بەبێ دەنگدانیشم، بۆیە ئەوەم هەڵبژارد کە بچمە لادەیەک لە لادەکانی دوو ساڵ سێ ساڵ لە گوندی شوێ کە من لێرەوە ڕێز و سڵاو و احترامێکی زۆرم بۆ خەڵکی بانە بۆ خەڵکی شوێ هەیە کە سپاس بۆ خوای گەورە، وەکو کوڕی خۆیان، وەکو کەسی خۆیان، وەکو نازانم لەو دوو ساڵەی کە من لە بانە و لە شوێ بووم و لە مزگەوتەکان و لە حجرەکانی ئەو منتیقە دەمخوێند و هەتا سەردەشت و هەتا ئەو شوێنانە ئەڕۆشتم، ئەگەر قەنەعەت دەکەی لەو دوو ساڵەدا بە هیچ شێوەیەک هەستم بە غەریبی نەئەکرد، هەستم بەوە نەئەکرد کە من کەسێکم و هەڵەبجەییم و ئەوە لێم قەوماوە، لەبەرەوەی ئەو خەڵکانە ئەوەندە ئینسانانە، ئەوەندە مرۆڤ دۆستانە، ئەوەندە کورد پەروەرانە مامەڵەیان لەگەڵ ئێمە ئەکرد، لەگەڵ خۆم لەگەڵ ماڵ و مناڵم. ئێجا ئەچوومە هەر مزگەوتێک مامۆستاکەی زۆر ڕێزی باشی لێگرتم، ئەچوومە هەر حجرەیەک فەقیەکان لە دەورم کۆ بوونەوە و ئەمە مامۆستا تۆزێک وفاداری ژنابتە بەرامبەر بە محبەتە مەردم، ئەوەی کە ئێمە گەرەکمانە پێی بگەین و بەم نەتیجە بگەین کە لەگرا متهمە جزء متهمین ڕەدیفە ئەوڵ دەوڵەتە ئێرانیە و ئومەتە کوردی بەجێ ئەوەی کە قاتڵینە خۆی بناسێ، جنایەتکارانە بەر عەلەیهی خۆی بناسێ، ئەوەی کە سیستەماتیک خۆی ئەگۆڕێت، سەرزەمینی ئەوە، گیانی ئەوە، تاڵانی ئەکا، وجودی ئەوە و فێری قسەی ئەکا. من ئێستا ئەسڵەن مەجال نەبوو 5 قسمەتە 47 دقیقەیە من پێش لە جەنابەت تازە خەریک بووم تەماشایانمە کرد، فرسەت ناکەم ئەم گشتە دۆکۆمنتە بەڕەسی کەم بەتەنهایی تا دقیقەن بڕۆمە سەری و لەختانەیە کە خەڵکەکە شیمیایی لێداگەتێتە بەردەمیانە و دووربینەکە ئەگرێتە بەری ژێ کی شیمیایی زاد چی شده شیمیایی زدان ژێ قسە خێتە دەمە مناڵەوە. جا من مشکڵەی عەسڵیم ئەمەسە شاهدینێک کە تێن قسەکەن لەبەرەو بە پێشفەرزەکانە حکوومەتە هەرێم و دەوڵەتە ئێرانی دەست پێیەکەن، بە پێشفەرزەکانە دەوڵەتە عێراقی ئەمڕۆ دەست پێیەکەن. سەددام جنایەتکار بوو، سەددام انتقامی ئەسەندە خەڵکە هەڵەبجە، سەددام گەرەکش بوو انتقام سەنێ. ئەمە کاکە جان مەقولەیەکی عجیب و غەریبی پیچیدە. بزانە یەک ئاشتویتس اتفاق کەوتکە لە جەنگە جەهانیە دووەمە بە فیلم خەریکن، بە دۆکۆمنت خەریکن، بە ئەنوا و ئەقسامی مەراکزە لێکۆڵینەوەی دانشگاهی خەریکن، تا ئەم دقیقە خەریکن ئەبعادی مختلفی بەڕەسیەکەن. وەلێ ئێمەمانان بەڕاحەتی خولاسەمان کردو لە هەیکەلە سەدام حوسێن و دامان بەدەستە کابرایە مختدا سەدر و ئەعدامی کرد و ئێمە نەم ئەزانی کشیە لەگرا چکارە بوو و نەیان هێشت ئێمە تەحلیل بکەین. چرا تحلیل سیاسی ئێشێ بکرێت تا مەردەمە ئێمە بفەهمێ تەکە کیا تەرەفە. مامۆستا ئێوە شتێکتان وت با من دوو نەکتە ئەزافە بکەم. یەکەم دەوڵەتە یەهود لە منتەقە دەوڵەتە ئێرانە، دووەم دەوڵەتە یەهودیە خەزەریە تورکیە. بۆیە ئەم دوانە دوو جەعلە تاریخیان بۆ ئەکەن بە ناوی ئیمپراتوریەتە قاجاریە و ئیمپراتوریەتە عوسمانیە کە عمرە هیچ کامیان ناگا بە 200 ساڵ. هیچ شواهدێکی تاریخیان نییە گشتی بەرساختەی جدیدە بە یەک مشت پرتۆکۆ کە تێرنی. و لە کنارە ئەمە دەوڵەتە ئیسرائیل، دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیلە. تەوەجۆ بکە قەومە بەنی ئیسرائیل تەکە یەهودا فەرقەکە. لەکەی وە ئەمانە ئەوونە یەهودی بەو تاریخە جوولەکە نوویسەی کە ئەمانە لە بابل کە ئازاد ئەون، ئیتر ئەون و یەهودی جەهان شمول ئەون، یۆنیڤەرساڵ ئەون، سەرزەمینە کوردەوار، ئەرزل مەوعود ئەوانە، باغە عەدەنە ئەوانە، گەرەکیانە. بۆیە تەوەجۆ ئەفەرمووی لەگرا
اتفاقي كە بە جمهوری ئیسلامی ئەکەفێ ئەمەسە انحسارە شەڕەتەکە ئیسرائیلەکەوێتە دەست جمهوری ئیسلامی جبهەیە مسلمین و یەهود ئەوێت ئەعراب و ئیسرائیل تبدیل ئەوێ بە فلستین و ئیسرائیل تەوەجۆکەی و ئەم بازیانە ئێشی ئێمە بیفەرمین لەم وەسەتە بۆ کورد ئەکوژن چون کورد صاحبانە ئەسڵی ئەم سەرزەمینن تەنیا ئومەتێکن کە پێیان ڕام ناکرێەوە ناچێتە ژێرە چمکیان بە هیچ سوورەتێ بۆیە لە تەیە 300 ساڵە ڕابردوو بە بەرنامە تێنام سەرزەمینە لە تەیە 100 ساڵە ڕابردوو بە ئیمکاناتە تەکنۆلۆژیکیە کاسیان شێوە و قەبارەی دەوڵەتیان ڕەنگ ئەگۆڕێ و بە شێوەیەکی سازماندەهی بووک تەپەدەنە سەرام سەرزەمینە لەگرا کورد وا لە وەزعیەتە بێقانونیە مطلقە کورد هیچ هویەتێکی نییە تۆ کورد بکوژە ملیۆن کەس کاری پێوە نیە بیکوژە نابودی کە لە بینی بووە ئەم وەزعیەتە کە من پێ ئێژم بێ قیامەتیان مردمە ئێمە ئیمڕۆیش تەوانە تەشخیص ڕاست و دروستیان نەماگە مردمە ئێمە ئیمڕۆیش نازانێت کێ دۆسە کێ دوژمنە مردم ئیمڕۆیش قسەیەکە ئەیکا قسەی خۆی نییە مردم ئیمڕۆ دووچارە فەسادە عەقڵ بووگە مردم ئیمڕۆ دووچارە فەسادە ئیجتیماعی فەسادە اجتماعی لە ناو جامعە ئەخلاقی و اجتماعی لە ناوی جامعە بووگە تۆ بە هەر بەشێکی کوردەوارە ئەمە سەیرەکەی شدەت و حدەتەکەی فەرقەکە کارکردەکەی فەرقەکە تۆ لە کرماشان شتێتەرەوێنی لە سلێمانی شتێتەرەوێنی بەڵام هەرفیان بەرەو یەک ئیلتیجا ڕۆن یەک مەسیریان تەی کردەگە و بەرەو یەک مەسیرە ڕۆن ئەوەی کە ئێمە گەرەکمانە سابتی کەین یەک بار بۆ هەمیشە لەم تاریخە کە ئێمە بفەحمین ئەبعادە هەڵەبجە خەریکە بۆ چۆڕە خەڵکی هەڵەبجە تێتەگرا بەگرتنە گفتمانە ئەحزابە بەرەیە کوردستانیە جنایەتکار ئێمە مەدیونە دەوڵەتە جمهوری ئیسلامیەکە مەدیونە ئێرانەکە مەدیونە گەورەیە ئێرانەکە تەمامە بۆنەهایە کە جەنابە ئەیوێنی کارە جمهوری ئیسلامی ئەم حیزبانەیەکەن لە شەهید بازی پوڵە شەهیددان خانەوادە شەهید سازی ئەمانە گشتی کاری جمهوری ئیسلامی بکە باراوەڵ و تەمامە ئەم حیزبانە خەریکن کۆپی لەکەن لە ئەدەبیاتی و گرتکە تا لە کارەکانی خب مردمە ئێمە بەم زیهنیەتە تێتە ناوەم دادگا قسەهایەکە کاکە ئەسڵان خۆشی سەری تێتە ئێش وەختی ئەفەهمێ ئەبعادەکە چه شەکڵیە بزانە تۆ یە مردمێک ئەوەی تا ئەوێ سوالە مەسە تۆ ئەم نەمایشە مردمە بۆ ئەەکەی بۆ ئەیکەی ئەسیرە شەڕن تۆ بۆ تێڵی ئەم مردمە شیمیاییان لێ بدرێ بعد بیوەی ملیۆنها دلار خەزینەیە دەرمان و تەداوی ئەمانە بکەی بە زاهر لە بیمارستانەکانە خۆتا بات فڕێیان بدێتە ناوی یە ئوردوگایەکی بێ ئیمکاناتە بەدەوی لە ئیمکاناتە ئینسانی لە یەک وەزعیەتێکی تعلیق قانونیە وانە ژێری فشار شاید ئەو مردمە بزانە مامۆستا من وامە ئوروپا نوکتەیەکە پێبێژم ئەکسەریەتی خەڵکی خاوەرمیانە تێتە ئەم ئوروپا پەنابەر نییە پەنابەرەکانە ئەڵمانی نییە واچووە ئەمریکا ئینسانهایە کە دەنگدلێرون ئینسانهایە کە صاحب سەواد بن بزانە ئێمە تێنە ئەگرا بە قەوڵ خۆیان ێژن میزرە بەو ئێمە لە داوەشیاکترین حاڵەتا تێنە ئەگرا بۆیە معاشێکی سۆشیالمان پێ ئەدەن ئەیگرینە دۆس و ئەیان پەرسین یەکدانە ئەترازمان نییە بە خۆیان ئێژن لەگرا قەوانین پارلەمانیە و دموکراسیە و ئێوە لەگرا شارۆمەندن کەچی پارلەمانە بریتانیا بۆ ئێمەیە قەومە ئیتنیکیە فەرهەنگی جیاواز قەوانین تەسوی بکە ئەوان قەوانین بۆ ئێمە تەسوی بکەنەوە قانونێکی تایبەت بە ئێمە مەوجود نییە بۆ چون ئێمە فرەمە فلوکین ئەوانەی لە خاوەرمیانە هاتکن فرەمە فلوکن لە ئافریقا هاتکن کاکە برسی هاتکن کاکە کاورە لە وەسەتە شەڕ و دەرچووگە هاتکە لەگرا پاڵەگەڕێت و پێژێ وەری تو جێگەت ئەمنە دەی کاورا یەک عمر دریاگە سەمە لەسەری تەشخیص نادا شرایطە ئینسانی چۆنە شرایطە غەیرە ئینسانی چۆنە کاورای وا فکرەکە فەقر یعنی ئەوەی کە گۆشت بخۆی یا گۆشت نەخۆی فکرەکات کە مردمە بریتانیا وانە بەهشتە بەرینا تبقە ئامارە خۆیان مردمە بریتانیا 80% وا لە ژێرە خەتە فەقرە وا لە ژێرە خەتە فەقرە بۆ ئەمانە ئێژم تا ئێمە بفەهمین شرایطە ئینسانی چه شکلیە تەبلیغات چه شکلیە پس ئێمە تا ئەم دقیقە لەگەڵ جنابتانە بەم نەتیجە ئەگەین ئێوە بە قەوڵە کوردیواتنی سعیەکەن دوور لە مردمە هەڵەبجە بەو تعبیرە کوردیەی کە ئێژێ کەواسوورە بەر لەشکەر بیان گەڕێن ئەمە ئاینەیە ئەبرێتە من مثالێکم دا با لەگرام مثالە بێژم مشخەسان خەڵک بفەهمێ خۆ دەزانین لە کوردەوارە خەڵکە ڕوا بۆ کرێکاری فەسڵی ئەشارەکان دوو هەورامی هەڵەسن ئەچن بۆ تاران بۆ کارگەری لە مەیدانی کرێکارانە دانیشتگەن فەقیرانە
خانەمێکی شیک و پیکی تارانی بە ماشینێکی ئەو وەختە فرە مهم تێ لە بەردەمیانە ئەوێسێ ئێژێ ئەوە کرێکارن ئێژێ بڵێ ژێ ڕۆژی چەندێکە سێنن ێژێ ڕۆژی 1000 تمەن ژێ من ڕۆژێ 3000 تمەنتان پێدەم لێژینێکی زەریفی ئارایشکردە بە ماشینێک و تارانی ومانیش ئەڕۆن نایم فازی فیلمی هندیە واژنە زەریف و پوڵدار عاشق پیای فەقیرەوێت و تەوەهمات بە خۆیان دروستەکەن بۆ 3000 تمەنمان پێدا خۆشی لە قیافەمان هات کە فرە پێکەوتگین تا ئەوەی کە ئەنوات لە دەرە ماڵێکە لە شمالە تارانە ئەوێسێ جێگەی ئایان وەشراف زەنگەدات و لە ناوی ئایفۆنەکەیە ئێژێ فلانی فلانی بێنە خوارەوە ناوە دوو ناوتێرێ کە تێنە خوارۆ ئەمان دا ئەگرێت ئەم دوو کارگەرە بە وەسایلەکانە دەستیان و لە باس و چڵکنە کرێکاری دوودانە مناڵ تێنە دەرەوە کڕووکە نیشکێ ئێژێ خاس خاسێ بنوارڕن پێیانە سەیریان کەن ڕۆڵە سەیریان کرد کرێکار ئەمەسە فەلا ئەمەسە ئەمەلە ئەمەسە ڕۆڵە بەمە ئێژن ئەمەلە ئەوانش خاستمە شایەکەن و ئێژی دەی من کارم تەوا بوو بە ئێوە خواحافستان بێ دایکەکە بە مناڵەکانی وتکە دەرز نەخوێنن ئێوە ئەوەوە ئەمەلە کرێکار ئەمانش نازانی کە ئەمەلە چیە شما لە تاران و گشتی شیک و پیکن و دەڕوا دوو کرێکاریان بۆ تێری نیشانیان با کرێکار چێشەکڵیە ئەمان مردمە هەڵەبجە جەنابێژی 12 ڕۆژ حەمامان نەکرد مردمە هەڵەبجە ئەوڵەن سوعالە مەسە بۆچی ئەمانە خەنە ناوی گەڵابە بۆ بە گەڵابە تا کلمانەیانوەن بڕێکیان و قەتار و بڕێکیان و گەڵابە و بۆ خەڵکیشە بیانوێرێت وەمە شەرایطە ئینسانیەت و سەندەری نەوێ ئەتەزیی پێشەد ئەشتێ دەسەنازە تو ئەم خەڵکە بوو بە ناوی ئەم شارانە تا کرمان ئەگیڕی ئاوارە هایە هەڵەبجە شینایی زەدەگانە هەڵەبجە بعد خەڵکی تێریتە ئەستەقباڵیان بعدیانوەیتە بیمارستانەکان بعد نیشانیان ئەدەی بعد لیو دووە شەڕتەواو ئەوێ ئێژی ئێوە ئەسیری جەنگین هەواستان بوێت ناڕۆن ناو نایەنە دەرەوە ڕووداری ناکەن مەیلمانە بتان کوژین نەتان کوژین نەتان کوژین ناتان کوژین ئەم شەرایطە ئێوەمانان ئیشێ تەعقیبیکەن بۆیە تا ئەم دەقیقە مردمە ئێمە جورئەتی نەکردگە بکۆڵێتەوە لە دەردەخۆی بکۆڵێتەوە لە جنایەتێک کە بەرعەلەیهی کریاگە دائیمەن قەرزارە مردمێمە معلومیش نییە بۆ قەرزارە قوربان دەست کاک پێمان دەست خۆش بێ دەرگایەکی زۆر جوان و زۆر قەشەنگت کردەوە ئێستا من لێرەوە خوێندنەوەیەکی ترم بۆ دروست بوو کە لە خلالی ئەو قسانەی جەنابتەوە ئێمە بەداخەوە هەتا ئێستش ڕۆشنبیرانی کوردستان ڕۆشنبیر و سیاسەتمەداری کورد وەختێک کە ئێمەوانان بە تعبیرەکەی خۆمان بڵین مەلا و موسڵمان و ئەوانەی کە ئێمە ملتەزیمی دینین و پابەندین بە دینەوە وەختێ ئەم جەرەیانەی جەنابت فەرمووت تەرحیەکەین بۆ خەڵکی خۆمان کە ئەڵێن کاکە ئێمە ئەمریکا دڵسۆزمان نییە ئێران دڵسۆزمان نییە بەریتانیا فریادڕەسی ئێمە نییە شیعە و فلان فریادڕەسی ئێمە نییە تورک و عەجەم و ئەمانە فریادڕەسی ئێمە نین ئێمە ئەبێ خۆمان خاوەنی خۆمان بین خۆمان خاوەنی کللتوری خۆمان بین خۆمان خاوەنی بیرکردنەوەی خۆمان بین بەداخەوە حتا ڕۆژمیرەکانی کوردستانی خۆشمان ڕۆژمیرەکانی ئێرەی ئێمە سیاسیەکانی وڵاتی ئێمە ئەڵێ کاکە ئەوە ئێوە بۆکو بڵێن بە فیکرەیەکی ڕادیکاڵی دینی بیرەکەنەوە ئێوە هەر ئەتانەوێ دژایەتی علم و زانست و سەقافەی ئەوروپی بکەن ئێوە هەر ئەتانەوێ ئێمە لە وەکو بڵێ لە عەسرێکی کۆندا بژین ئەگینا ئێستا ئەو ئازادیەی لە ئەوروپا هەیە ئەو ئینسانیەتەی لە ئەوروپا هەیە ئەو مرۆڤدۆستیەی لە فلان وڵاتە هەیە لەو ئەوەوە هەیە لە دنیادا نییە بەڵام من بەڕاستی جەنابێت تەرحێکی جوانت کرد و دەرگایەکی جوانت کردەوە ئومێدەوارم کە ڕۆشنبیرانی ئێمە کە سیاسەتمەدارانی ئێمەی کوردی ئێمە بگەن ئەو حەقیقەتەی کە جەنابت دەیڵێ کە ئێمە خۆمان بۆ خۆمان بین خۆمان مێژووی خۆمان بنووسینەوە بە تەمای کەس نەبین تیماری دەردەکانمان بکە بە خۆمان نەبێ ئەویش بەوە ئەکرێکە ئێمە خۆمان بناسین خۆمان بزانین کێن چین بە چ چەکێک ئەتوانین بەقای خۆمان و خۆمان بهێڵینەوە و لە وجودی خۆمان بسەلمێن بزانە مامۆستا من نوکتەیەکت پێ بێژەم ڕادیکالیزم
ئەوەڵەن پرسیار ڕادیکاڵەوە پرسیار تووڕەس بۆ ئەوانەی وافرەت دەم لە زانست ئەدەن جا متعاسفانە لە سەرزەمینە ئێمە مشتێ میرزا بنویسە حکوومەت دروستکەرە ئەربابە یەهودیدار بۆ ئێمە بوو بن و متفەکر و ڕووناکبیر لە قەڵەمە ئەمانی شۆ بێژگە لە خەسیاگی حیچێ نایەتە دەرەوە ئەوەڵەن ڕادیکالیزم و تووڕەیی لە عەقڵ و دەست پێیەکە پرسیار تووڕەییە تۆ تا ئێستایی ئەشکێنیت بە پرسیار وە شەک دروستەکەی ئەمە ئەساسە کۆڵەکەی زانستە ئاغایانە ڕۆشن فکر و ئەمما سوعالێکی تر تۆ علمە سیاست بخوێنەوە جامع شناسی بخوێنەوە تۆ بزانە چۆن دەسەڵات دروست ئەکرێت چۆن بتەو ئەکرێت و چۆن ئەیهێڵیتەوە چۆن بەردەوامی دەکەی بخوێنەوە سوعال ئەمەسە ئەحزاب منتسبە بە کورد بە تایبەتی حکوومەتە هەرێمە کوردستان تۆ چۆن بە پێچەوانەی تەواو زانستەکانە جامع شناسی و سیاست و فەلسەفەی سیاسی عەمەڵ ئەکەی وە تۆ ماویتەوە چۆن تۆ ماگیتەوە تۆ هیچ کام لەوانە جێبەجێ ناکەی تۆ بەرامبەر بە مردمەکەت بێمنەتی تۆ ئیدئۆلۆژیەکی دروستی حسابیت بەدەستەوە نییە ئەم مردمتە بهۆنێ تۆ بزانێ دۆست کێس دوژمن کێس تۆ هەرچی قاتڵینە جیهانە کردکتەسە دۆسە کوردە کردگەسە نۆکەرە دنیا چۆن هێزە کوردی تۆلی دەوێ تۆ کورد متمانەی بە خۆی نییە کورد متمانەی بە هێزە جەمعی خۆی نییە کورد هیچێکی نییە تۆ ئێژی کورد هیچ نییە هیچ کوێمان پێ ناگیرێ ئەربابە ئامریکایی ئێرادەی نەوێ ئێمە هیچێ نییە هیچێ نییە لە کوێی دنیا دیکتە مبارزانە مردمێک خۆی ئەسلحە بگرێت و دەسەوە مردم بێژێ ئێمە هیچێ نییە دەی تۆ ئەگە هیچێ نییە تفەنگتە بۆ گرکەسە دەسەوە سوال ئەمەسە تۆ چۆن بەرخەلافت تەمام زانستەکانە دنیا عەمەڵ ئەەکەی وە ماگی تۆ چۆن ماگی تۆ ئەگەر تۆ ئەربابێکە نییە لەوێ داتی نیاگە تۆ نەمردمە بەلاوە مهمە نە پابلیک ئەپینیەنە بەلاوە مهمە تۆ ئیستەم دادگاتە بەلاوە مهم نییە بۆت مهم نییە خەڵکی هەڵەبجە بەیانی لە زەهنی خۆیان حکمە جنایەتکارەدا و تۆ محکومە بە مەرگەکە بۆت مهم نییە بۆ چون یەکێکی تر لەوێ داتی نیاگە چون یەکێکی تر تۆ ئەپارێزێ تۆ مەسعود بارزانی وەختی بەناو داعش حەملەی پێت کرد و بەناو کەوتیوتە لە چەپەڵەمە تەلەفۆنە بۆ ئامریکا کرد بەجێ ئەوەی بێت خەتا بە ئاگرین بۆ ئومەتە کوردی بەی بکەویتە بەرە سپاکە نەتکرد تۆ ئەسڵەن منتەزروی ئەربابە ئامریکایی بتپارێزێ تۆ وەختی گەرەکت بوو بەحسە سەربەخۆیی کوردستان بکەی هیلیلا بە هاورد و دانسە ئەکرد لەناوە ئستادیۆما بەجێ ئەوەی کە بیرە سەربەخۆیی یا بیرە نەتەوەیی و تعریفە کورد بخەیتە ناوە مردم کورد فشار بۆ تۆ بێنێ نەتۆ لەسەرەوە بە تەعاتر و نەمایش و کنیشکردی سوور و کرواسە زەرق و بەرقدار و هەڵخستنەوە هەڵپەڕکە خامک بە شوشاکردن و بە پەنجە مۆرێک بدونە هیچ هێزێکی ئیجتماعی و عمقی ئیجتماعی داوای سەربەخۆیی بکەی خەڵکی بخەڵەتێنی چۆن ئێوە هەرچی ئەم کڵاوبەرداری ئەکەن وە ماگنۆ سوعال زانست تۆ تەرەفدارە زانستی کامیان مامۆسا من تەحەدایانەکەم خۆی بە ڕووناکبیر ئەزانێ خۆی بە باسەوات ئەزانێ لەسەر زانست قساکە با تەشریف بێرێتە ئەم تریبوونە من بلاهەتی درۆزنیەکەی بێسەوادیەکەی و بێعەقلیەکەی و نۆکەربوونەکەی سابت کەم کامیان داستانەکە ئەمەسە بزانە مامۆستا ئەو تریبوونە ئەو قاف و مزگەوتە وا لە دەسم مشتێ بەڵام سفەتە جەنابەت مەلایە کەزابە نان بە نرخ ڕۆژخۆرێک کە ئایاتە دینی و قورعانی و هەرچێکە ئێژی لە ئرتجای فەسادا خەرجەکەن من تەکە هەر باوەڕێکە کە خۆی بتەو بێت و دروست فکرکاتەوە ئیمانی بوێت هیچ مشکڵێکم نییە ئەمە من وەلە ئیسلامیەکیش تەوەقعی محەممەدی بوون ئەەکەم نەکاورا دزی بکە سوو بخوا نۆکەرە ئامریکاوێت نۆکەرە پوڵوێت نۆکەرە تلڤیزیۆن و ڕسانەوێت لە کەناریان فکرکە بە حەجێک چوون و ڕیشێک بەردانەوە و شاڕێکی سەوز بەستن و دەسە سڕێکی زەردەسەرکردن خوا ئەخەڵەتێنێ و کڵاوەنێتە سەرخوا و منیش باوەڕەکەم بەم تەزویرەی کە ئیفرۆشێت و پیای مهمێکە و لێوا لە ئەوجە شەهوەت پەرستی و فسق و فجور و بەدکاری و لە نەشر فەسادە لە جامعە یەدێکی تولاوە فعالی هەست تەعاتر نەمایشەکەن من لەگراوە ئەمە ئێژم و لەسەر ئێوە ناکەوێ من ئێژمی ئەمە تۆ هەر ئەم حکوومەتە هەرێمە مەڵا هەڵۆت بۆ دروستەکە
ماریا هەورامیت بۆ دروستەکە بیکاتە شەڕە میدیایی دوو قوتبی بکاتەوە یەکێ بۆی بێژێ پێ خۆش نییە حەقە نییە هەڵپەڕی جامعی ئێمە بەجێوی کە لە هەڵەبجە بکۆڵێتەوە لە جینۆسایتە سیستەماتیک بکۆڵێتەوە کاورایەکی ڕیش نەمایشیت بۆ دروست ئەکات گیر بدا بە گۆرانی یەکێ کە نیشکێکیشە بۆ دروست بکات زەریفێت تەواوە پیاگهای زەریف بازە ئێمە بڕاتە پشتی بێژێ وە تۆ ڕەبتێکی نییە جامعەیە کوردەوارە ئێمە مشکڵە ئەوێت و چی هەڵخستنەوەی عیدێ لە ناوە شەقامێکە یا هەڵخاتەوە یا هەڵ نەخاتەوە وەێ ئێمە نابود بووگین کاول بووگین تاریخمان میراتمان ئومەتمان دەسەڵاتمان لە دەستدا بە چووگە ئیستا ئێمە دوودانە عروسەکە خەیمە شەبازی بۆمان بازی ئەکەن و تەلەڤیزیۆنەکان بازی ئەدەن ئەم دادگا لە هیچ تەلەڤیزیۆنێکانە بەرگوزار ناوێت لە هیچ تەلەڤیزیۆنێکانە تۆ چۆن بەم هەڵەبجە ئەتوانی ئومەتی کوردی ئاگر بکەیتە ناوە خوێنی ئاگر تا ئەسەمڵ نەوێسێت چۆن تۆ ئەمە ناکەی وە تۆ مادی تۆ چۆن تۆ سایەکەی ئەمە ماسماڵی بکەیت و قەرەبووی مردم بکەی مردم پولەکی بکەیت من لە ژێرە تهدیدا بم مامۆسا دەوڵەتە ئێران دوژمنم وێت تورکیە دوژمنم وێت عێراق دوژمنم وێت لە ژێرە تهدیدە سووریا بم سعی ناکەم مردمەکەم فاسد دەکەم سعیەکەم مردمەکەم ئینقلابی مرد شەڕکەر دلێر ئامادەی دانە هەر بەهایە دروستکەم وەلی تۆ ئەوێنی ئەمانە خەڵکی ترسە زاور ترسنۆک دنیا پەرست جیفەیی ماڵپەرست شەهوەت پەرست بارتێرن بۆ تۆ ئەگەر احتیاجە بەم مردمە هەست و ڕاز ئەەکەی ئەمانە دژمنە تۆن لە دەوروبەری توە بۆ میلەتێکی فاسد دروست ئەەکەی میلەتێکی پول پەرستی کالا پەرست دروست ئەەکەی بۆ وای پێەکەی بۆ تۆ چۆن بەرخەلافە تەمامە زانستەکانە دنیا عەمەڵەکەی و ماکی تۆ بەڵێ فەرمون مامۆستا من هەرچەند ئەم قسەیە ئەگەر وەکو کەوانەیەک لەوە چێ زۆر ڕەبتی نەبێ بە مەوزوعەکەمانەوە بەڵام هەر بۆ ئەو قسەی جەنابەت کە ئەمانە بە هیچ قانون و یاسا و پرەنسیپێکی نە سیاسی نە عیلمی نە زانستی نە نێودەوڵەتی یعنی نازانین چۆن تعریفیان بکەیت ئادەی بزانم ئێمە بڵێن تعریفی یاسا یا حکوومەت یا نظامی کوردستان چییە؟ ئایا لیبرالیە؟ ئایا دیموکراتیە؟ ئایا ئیشتراکیە؟ ئایا قەومیە؟ ئایا دینیە؟ نەتەوەییە؟ هیچ شتێکمان نییە لەو بابەتانە هەر بەو قسەی جەنابەت کە ئەمانە جارێکیان لە ئاسایش منیان بان کردبوو وتیان تۆ بۆچی هجوومەکەیتە سەر ئەحزاب و سەر ئەوانە و وتارەکانت توندن و منیش وتم تاکە جا کوا من وتارم توندە وتارم تند نییە و حەزەکەن خۆتان وەرن لە وتارەکان دانیشن بزانم من چی ئەڵێن من کۆمەڵی حەقایقم وتووە وتی ئێمە مراقبمان داناوە لەسەر تۆ و ئەزانین و شتەکانمان بۆ ئەهێنن ئێتر منیش هەر وەکو بەراعەتێکی دینی خۆم وتم ئەی باشە مراقبە لەسەر مندانێن ئەی بۆچی مراقبە لەسەر باڕەکان و لەسەر لە یانەکانی لەشفرۆشی و لەسەر نادیەکانی عارە خواردنەوە دانانێن بزانین لەوێ چی ئەگوزەرێ ئەگەر باوەڕەکەی کاک پەیمان کابرای ئاسایژوتی جامامۆسا ئێمە چۆن مراقبە لەسەر لەشفرۆش و ئەوانە دانێن ئێمە لە سەدا شەستی دەنگمان و لە سەدا شەستی معلوماتمان و سەرچاوەی معلوماتمان لەو خەڵکە لەشفرۆش و باڕچی و ئەوانەوە دەستمانەکەوێ و حکوومەتی خۆمانە بین بەڕێوە بەڵێ ئەجا وەرە تۆ قیاسی ئەوە بکە تۆ ئەمنیەتی وڵاتێک بدەیتە دەست حاشا لە ڕووی جەنابەت و بیسەران دەست لەشفرۆش و بە قیاسی لەشفرۆشێک تۆ تەقییمی ئاسایشی وڵاتەکەی خۆت بکەیت نەخیر مامۆستا ئەمانە گشتی فیلمە ئەمانە لە فیلمی سینەمایە بیستگیانە جاسووسە ژن دروست ئەەکەن کە جاسووسی بەسەر خەڵکۆ بکات بزانە با من نوکتەیەک عەرزکەمە خدمەتان هەر کەسی ئەمە هەروەکو قەوسێک بووە خارجی بابەتەکە بوو هەر بۆ ڕاستیەکەی قسەکەی جەنابەت ئەمە مهمە تا مردم بفهمێت چۆن حکم ئەدا بزانێ مامۆستا هەر کەسێ واردە دانشکدەی ئەفسەری و نظامە ئەفسەری ئەوێت لە ناوی ئەرتەشا ئێشێ هەنێ کتێب بخوێنێتەوە یەکێک لەوانە کتێوی هونەری شەڕکردنی سنتزۆە سنتزۆ مثالە تێرێتەوە
ژێ پادشای فلانە جێگە حملەی کرد بۆ شارێک زێڕ و تەڵایەکی فرە و فراوانی دەستکەوت کە هاتەوە تەماشای کرد سەردارەکانی کەوتگنە تەفریحکردن و خۆشی و سەیران و خواردنەوە و پارەیەکی فریان هەست و زێڕێکی فریان هەست و ئیتر نایەن شەڕکەن حەزی پێکەن و پاڵیان خستکەسەوە و خۆشیان تێ وەزیرەکەی وتی قوربان ئێمە بین ئەم تەڵاوە بە غەنیمەت دەستمان کەوتگە و ئەم پوڵانەی کە دەستمان کەوتگەوە ئەم هەورێشمانە بسووتێنین با حچێکمان نەمێنێ سەر لە نوێ ئەمانە چەکەگرن لەدەست تۆجۆکێ سنتە زۆر لەوێ نەتیجە ئەگرێ گەرەکتە هەر میلەتێ نابودکەی بە دوو شت نابودیکە بە پوڵ وە بە ژن بە پوڵ وە بە سێکس من سوالم کرد ئەگەر ئێمە چواردەورمان دوژمن تەنیگی سیوە ڕۆڵەی شەڕکەری کوردیمان گەرەکە بتە و ئوستوار یا شەخوەتڕانێکی بێ ئیرادە کامیان سوال ئێشە تۆ هەڵبژێری یا ئێمە دوژمن دەورمانی نەگەرکە وە تۆ دۆسە ئەمانەیتە وە تۆ خۆت دایانیاگی دەوێ و کارە ئەمەسە ئێمە بکەیتە فاحشە لەش فرۆش نایت کڵاب چووک شەهوەت پەرست یا ئەوەی کە ئەگەر تۆ کوردی چۆن بە پوڵ و بە سێکس مەردمە ئێمە فاسدەکەی بۆ فاسدیەکەی دێ تۆ خۆ نیروی شەڕکەڕە نەگەرەکە تۆ نیرویەکی فاسدە گەرەکە فقط لە بەرامبەر توا حیچ نەکە ئەی تۆ کێ هێشتێکیتی وە دێ من نایژی تورکیە تهدیدمەکە من نایژی ئێران تهدیدمەکە من نایژی ئەو تێنەوە حکوومەتە عێراقی ئەمان خوا و ئەزمونە قەشەنگەکەمان ئەخوا دەی تۆ بۆم ئەزمونە قەشەنگە چی تەسکووە حیچ بەچی بەری پێگری بە لەش فرۆش بە بوتڵە ویسکی بەچی بەری پێگری کە هات یا تۆ ڕۆڵەی ئیمانداری بتەوی شەڕکەرە گەرەکە لە بەرامبەریان یا تۆ ئومەتی کە گەرەکە کە بزانێت بۆ عیزەتی خۆی بۆ ئازادی خۆی بۆ سەرزەمینە خۆی یەک وەجە بناڕواتە دواوە ئەمە مهمە مامۆستا چون هەر ئەمانەیانە کردگە مردمە ئێمە نافەهمێ قەرزارە ئێرانە قەرزارە دنیاست کوژیاگە ماڵی بریاگە سەرزەمینی بریاگە خۆی گۆڕیاگە تەبعی گۆڕیاگە و ئیسێشە سواڵەکە ئیسێشە ناتوانێ حکم بە ئیسێچە زاتی نییە بێت قسە بکە کاکە بۆ زاتە نییە قسە بکەی مەرگی یەک جارە تۆ ڕۆژی 1 ملیۆن جار مردگی تۆ خۆت سانسۆر ئەەکەی تۆ پێئەنی بەسەر لاشەی کەس و کارتە بەسەر مێژووتە بەسەر کەرامەتە بەسەر عیزەتە بۆ زاتە نییە قسە بکەی کێوا بەچە ترسێنی کردگی ئەترسیت لە چی لە مردن لە چی لە کی ئەترسی لە مشتێ فاسد کور ئەمانە دوو چەپڵیان بۆ لێبەی دەرەچن مامۆسا بۆخشی منم قساناکەم آخر کاورایە دزی کرد گەرەکێ بیخوات آخر کاورایە ڕووی لەشی جەڕاحیە کۆزمەتیک سەرجری کرد و لچی فوتێ کرد و سمتی پڕ کرد و ببەخشن سینەی پڕ کرد و داینیاگە کەڵکی لێوە بگرێ خۆ داینەن یاگە فیشک بخوانی ئاخە کاورا خەریکی دزی و فزی و فەساد و جنایەتە بە چەقانەیە دەرەچێ گەرەکی خۆی بێڵێتەوە ئەم مردمە بۆ زیقی کردگە بۆ زاتی نییە سوال بکە بۆ ئەم مردمە بووگەسۆ بە تەوەهم بە وەهم بە ملیۆنی دینار بۆ بووگەسۆ هاو سفرەی جنایەت کارێکە دەسی وا لە خوێنە خۆی و ئەژداد و کەس و کار و برا و خۆیشیا بۆ سەری تەعزیمی بۆ دائەنێت تەوەجۆ ئەفەرمووی لذا ئەوەی کە بۆ من مهمە ئەمەسە حەج کەسێ نایەت لە ساڵەکانە دوای شەڕ قسە بکە لە ژیانەکەی ناو ئوردوگا لە ئەفواتەکە وا دریاوە بریاوە عیدەیەکی فرە لە مردمە ئەنفال کریا لە بین بریا بۆ وا ئەم مردمە بەچە ترسین کریاگە من مەفهومە قیامەتیانم دروست کرد هەرە و تعبیرەی کە لە ناوە ئەدیانە ئەکرێت ڕۆژێک کە ئینسانەکان لە یەک ئەترازێن پێئەنێن بەسەر یەکتریا کەس ناناسێ ئێمە لەو لەختە ماگین و مامۆسا من باوەڕ ناکەم مردمە ئێمە وابوون دادەکەژاڵ ئەحمەنووری ڕۆژە 16 سەر لە نوێڕۆ هێژێ ئێمە برنج و کوولەکەمان بوو کۆمەڵی دیری عێراقیم دی بەدەستیانەوە بوو دڵم بۆیان سوود ڕووی منانیان بۆ بیرم تەوەجۆ بکە من شانەدا مردمی ئێمە ئەخلاقی هەز قیەمی هەز تەڕەحومی هەز ڕەحمی هەز هەر ئەم دادەکەژاڵی ئەحمەنووریە کە خەریک بوو داستانەکەی تعریفەکە ئەگاتە جێگەیەک دوای شیمیا بارانەکە 3 مناڵی واوە دەسەوە پیرەمەردێ خەریکە کەف تێرێتەوە ئێژە حەجێکم پێ ناکرێ بەسەر جنازا بازەدا و ئەڕوا حەجێکی پێ ناکرێ ئێمە لەوێ گیرمان کردگە دادەکەژاڵ تازە ئەو شەوە فرمێسکەکانی هاتە خوارەوە تازە ئەزانی چی لێ قۆمیاکە تەوەجۆکەی بەرسوورەت زەحمەتان کێشا و ئومیدوارم کە ئەلا ڕەقمە شەکەتەیە کە بووتان ئەمشەو و درەنگانێک بووی
مەمنونم کە شرکەتتان کرد لەبەرەوەی کە ئێمەش بۆمان مشخص بێت و ئێوە پشتڕاستان کردەوە. ئێوە کە بریانە ئێران نەمایش دریان معامڵەی ئینسانی نەبوو، ئلتیامە زامەکانە ئێوە نەبوو، ئێمە زامدارتر بوون، ئێوە فشارە زیاترتان لەسەرخریا و ئێوە نەتانزانی بە قەوڵە ئینگلیسیەکان ئێژێ invisible interest ئەمانە چییە، منفعەتە شاراوەی ئەمانە چییە، و ئەمە کارە کەسانێ بوو کە لەم سەرزەمینە خۆیان بە ڕەوشەن فکر نخبەی ئەم سەرزەمینە ئەزانن تریبوونیان واوە دەسۆ و بۆ مردم عەقڵ دروسەکەن. ئەو سایان و زوعەمای قەوم عاقڵینە قەوم. کوا زوعەمای قەوم؟ کوا عاقڵینە قەوم؟ کوا ئەم قسانە مەشایە ئێوە بتان کردایوە ئێوە وتانوە جمهوری ئیسلامی فرەخاس و ڕەحمە لە دایک و باوکیان چکلیتیان پێماندا، بەخوا بردینیانە بیمارستانە یەزد، بەخوا چوینە تاران، وەلێ عەقڵتان نەو ئەو دیوەکەی بوێنن. بۆ عەقڵتان نەو، خۆ عەقڵتان ئەگا وڵمە گۆشت قەپلێ ئەگرن سێسێ، خۆ عەقڵتان ئەگا نادی و کڵاپ و فەساد و مەشروب و چوزانم لەش فرۆشە تایلەندی و ئەوروپای شەرقی بێرن و خەڵکە سەقز و کرماشان و بانە و جوان ڕۆ و پیران شار ژنە کوردی بکەنە لەش فرۆش. عەقڵتان ئەگابەوە چۆن عەقڵتان بەمە نەگەی ئەمانە بخوێن و چۆن عەقڵتان بەوە ئەگا تریبوونە ئێمە ئیگنۆرکەن، چۆن عەقڵتان بەوە ئەگا مشکل بۆ مردم دروستکەن، وەلی عەقڵتان بەمە نەئەگەی منفعەتە شاراوەیە پشتە نەمایشدانە مردمە هەڵەبجە لە فەلاکەت و نابودیە. چ بوو؟ میهرەبانی مردمە ئێران بوو یا ئەوەی کە بەربەم شەڕە بگرن وا خەریکە دەوڵەتی یەهودیە ئێرانی نابود ئەوێ کامیان بوو؟ بۆ خەڵکە ئێمەتان فێر کردگە بە تەنها یەخەی سەدام حوسێن بگرێ دیکتاتۆر، یەک دیکتاتۆر لەو سەرزەمینە مەوجود بوو. ئێوە جنایەتکارن، حکوومەتت جنایەتکارانن. ئەمە جنایەتە کە منە کورد 33 ساڵ مێژوویە کە خۆم زیێنەگەم دیکمە نایزانم بۆ ئێوە ئیشارن پۆخڵەیەکەن دەسی پیاتێن بە بەرچاوە من و تاریخ جعلەکەن، بە بەرچاوە ئێمە مردمە ئێمە فاسە دەکەن، بە بەرچاوە ئێمە مردمە ئێمە هیچ عیزەتە نەفسی پەیان نەکرد، ئەوەی هەی بوو لە دەسیدا. ئەمانەی ئەمڕۆ من نایەن ناس بوو نازام کێن خۆیان گۆڕیاکە هیچ مشتەرەکاتێکم تەکیانە نەماگە. بەڵێ مامۆستا زۆر سپاس دەکەم کە بەشدار قوربان کاک پەیمان. بەڕاستی ئەم شەو زۆر مرتاح بووم بە جەنابێت و بە قسەکانی جەناب. بەڕاستی ئەو قسانەی هەموو کە فەرمووتن هەموو قسەی دڵی ئێمەمانایە، بەڵام ئێمە بە عنوانی ئەوەی کە لەم وڵاتی ئێمە خۆمان متتەهەمین بە ئیسلامی و بە چوزانم ئەم مسلمانانە دژی قەومیەتن و دژی کوردن و دژی وڵاتن و دژی نەتەوەن و دژی چی ئەوانە، بەڵام بەڕاستی جەنابەت قسەکانی دڵی منت ئەمشۆ هەمووی کرد و سپاس دەکەم. و ئەخیر قسەیشم بۆکو بڵێن هەر بۆ تاریخ لە ئەو کاتە لە سەقز بووین، لە ئوردوگا بووین، مامۆسایەکمان هەبوو بە ڕەحمەت بێ، مامۆسا مەحێدین گەڵاڵی، پیاوێکی ماشاءالله نەجیب و ڕۆشنبیر و مامۆستای مەکتەب بوو، بەڵام لە ڕووی دینیشەوە ماشاءالله داعیەک و پیاوێکی وەکو جەناب دەفەرمووی محەممەدی بوو، پیاوێکی گەورە بوو. ڕۆژی شەممان هین هەبوو، بازارچەی بۆکان هەبوو کە ڕۆژی شەممان ئیتر هەموو شتەکانیان هێنا لەو بازارە ئەیان فرۆشتن. ئیتر ئێمەژە چوین بە ناو بازارەکە ئەگەڕاین، سیرەکەم مامۆستا مەحێدین لە پەنای دوو لە ڕووی جەنابەت و بیسەران لە پەنای بەعزێ حەیوان و بزن و شتا وەستاوە، ئاوا کرابوونە ناو تەلبەنێکەوە، ئەوا دەوری دەدەقەیەک هەر وەستا دوایی ئێمە چوین و تۆزێ بازار گەڕاین و هاتینەوە و سیرەکەین مامۆستا هەر لە پاڵ ئەو ئەینا وەستاوە، ئەو دوو لە ڕووی جەنابەتان حەیوان و ئاژەڵانە. ئەوتم مامۆستاوە خێرە وەستاوی، هەناسەیە کێڵ کێشا وتی بەخوا هەرچەند سەیری ئەم وڵاتی خۆمانەکەم وتی ئێمە مەسیرمان وەکو هەشا لە ڕووی جەنابەتان ئەم بزنانەیە. وتم بۆ؟ وتی ئەو بزنانە ئەوە من نیو سعاتێک کە چارێکێکە لێرە وەستاوم ئەوە 5 جار فرۆشران، 5 جار ئەو بڕە حەیوانە فرۆشرانە لەو دیوی تەلاکەوە خەریکی دوو لە ڕووی جەنابەت لەوە ڕوو لەوەڕاندنی خۆیانن لەم دیوەوە ئەوە 5 جار فرۆشران. وتی ئەم میلەتەی ئێمە ژوامان لێ هاتووە بەداخەوە، ئەفرۆشرێن و ڕۆژانە ئەفرۆشرێن و بە خۆمان نازانین.
خاوەنەکانمان بێ ئینساف و بێزەمیرن، تاریخمان ئەفرۆشن، دینمان ئەفرۆشن، تەسحیەمان ئەفرۆشن، خوێنمان ئەفرۆشن، ئێمەش هەر بێ ئاگاین و ئاگامان لێ نییە. هەرو مامۆستا بەڕێزە دوای ئینتیفاضە لە ساڵی 91 بۆ 92 هاتینەوە. ئەو تاکاتە من تا 92 نەگەڕابوومەوە، هەر لە ودی بووم لە ئێران بووم، خەریکی خوێندن بووم. هاتینەوە جەولەیەکمان کرد بە سلێمانی و بە هەڵەبجە و تا چوینە دەربەنی خان و تا چوینە ڕانیەوە ئەوانە، دوایی گەڕاینەوە. وتم مامۆستا تەقیمت چی بوو بۆ وەزعی کوردستان؟ گەشتبینی پێی بەرەو کوێ ئەچین، چی ئەکەین، ئەم کوردە بەرەو کوێ ئەچێ؟ وتی وەڵاهی مامۆستا لوقمان تەنها جلەکان گۆڕاون، تەنها جلی سەربازەکان گۆڕاون، لە جلی سەربازی عێراقیەوە گۆڕاوە بە جلی کوردی. ئەگینا هەمان عەقڵیەتە و هەمان وەکو بڵێن دەستورە و ئەم کوردەی خۆمان وەکو بڵێ خێری لێ نابینم. وا نازانم کە ئێمە هەتا گۆڕانکاری لە عەقڵمانە نەکەین، گۆڕانکاری لە سیستمی حکوم و بەڕێوەبردننی وڵاتمانە نەکەین، هیچ شتێکمان نەکردووە ئیلا زەرەر نەبێ. من دووبارە زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم، زۆر شادمان بووم بە جەنابەت و بە قسەکانی جەنابەت، و ئومێدەواریشم کە ئینشەڵا سرم نەیەشاندبی و توانی بێتم کەلیمەیەک. نەخێر مامۆستا حزورە جەنابەت لەم تریبوونە خەریکە بە ئێمەمانان ئێژێ لەم سەرزەمینە ئێمە پیاگەم مەجید و حەقپێژ و گەورە ماگە مهم نێرە چ لە باسێکە. من دین فرۆشە، دنیا فرۆشە، ئیمان فرۆشم فرە چاو پێکەوتکە. دەستگاهە ئیلاهیاتی دینی بوو گەسۆناندانی بۆ فرە کەسێ. دەستگاهە ئیلاهیاتی دینی من دووبارە ئیشارەی پێ یەکەمەوە. ئاخر مردم وەختێ ئێژێ ئیسلام منزوری کامە ڕەوایەتە؟ تۆ کە ئێژێ ئیسلام منزورت دەستگاهە ئیلاهیاتیە، ڕەوایەتە کێ؟ ئیمام محەممەد شافعی، غەزالی، ئەبوو حەنیفە، محەممەد عەبدولوەهاب، سەید جەمالەددینە ئەسەدابادیە شیعەیە بە ئەفغانی کریاگە فراماسۆنەر، ئەوەی کە نەحلەیە ئیسلامە جەدید تێرێ کێ؟ منزورت کێس؟ لەذا مامۆستا دینە ئینسانهایەک لە هەر جامەیەک هەبن. جەنابەت دەست بۆ هەرچی ئەوەی هەر ئیدئۆلۆژیەک ئەوەی وەختێ بە ئیمانێک و دەسی بۆ بووی و لەسەر مەسئلەیەکا پێداگیری بکەی بۆ من قابل احترامە. مشکڵە ئێمە لەم سەرزەمینە بێ ئیمانیە، ئیمان لە جنسە عەمەڵە، لە جنسە باوەڕ. مردم ئێمە فکرەکا بێژێت ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهد ئەن محەممەد ڕەسوول الله تەواو بووگە بانگیاندا بە گوێیە. ئەمە دینە جیفەیە، دینێکە کە ژیانی پێسەرەکات، دینێک نییە کە معرفەتێکی لە پشتۆ نووسێت. تەنیا دەرسێکە ئینسان ئەتوانێت لە دینە ئیسلام بیگرێت محەممەدی بوونە. ئینسانێکە یەکتەنە هەڵسیا و لە مقابڵە ئەوەی کە فکری کرد نادرووسە وێسیا، یەکتەنە قسەیکی نەگۆڕی، تەخفیفیشی نەدا، تەساهولیشی نەکرد، تەسامحیشی نەکرد. بۆیە من مامۆستا فرە کەسێک لافە دین لێ ئێدا بە جددی نایگرم، چون ئەزانم بای چەنێکە. ئێمە لەم جامعە گەورە بووگین، ئەمانە ڕەفیق و هاوسی و دەراوسەی ئێمە بووگین. ئێمە ئەزانین لە وجودە ئەمانە چی هەست، ئێمە ئەزانین ئەو کەلامەیەکە محەممەدی بوون فرە سەختە، کەس نایکا. وەلێ دزیکردن و فزیکردن و لە فەسادا قەرخبوون و نەمایشە ڕیشێکدان و ئەحەدچوون و چوارژن خواستن و ئەنواوە قسامە نەکاحکردن کار قەشەنگێکە، گشت کەس توانە بیکە، کارێکی نییە. ئەوەی کە تۆ بچی ئاخرین سەنگەرە ئەم مەردمیشە لە بین بووی و لە تریبوونە مزگەوتەکان و ئستفادە بکەی بۆ سوڵتەی خۆت، بۆ دەسەڵاتە فاسدە خۆت، و بچی دار و دەسەیە دروستکەی بەناوە ئەوقاف و بوجەی بۆ ببڕیتەوە. ئەمە نەڕەبتی بە ئیمانە مردم هەست، نەڕەبتی بە باوەڕە مردم هەست، ئەمە ڕەبتی بە دەستگایەکی سیستەماتیکە سوڵتە هەست. و من خۆشحاڵم کە لە سەرزەمینە ئێمە مەردە وەکو ئێوە ماکە. ئێوە قابل احترامن بۆ من، نەک قابل احترامن. ئێوە نمونەیەکن کە ئێشێ پەرە پێ بدرێت، نمونەیەکن کە ئێشێ لە بەرامبەر باتڵینە دابنرێت. ئەوانەی وا مەحزەلەی تەلەڤیزیۆنین، ئەوانەی وان نەمایش و تەئاترەکەن، هەرچی شتیانە کردگە بە تەئاتر تەوەجۆ ئەفەرمووی. بۆیە من حزورە ئێوە لەم دادگاهە مردمیە هەڵەبجە بە ئەمرێکی مەیموو نەزانم.
بە ئەمرێکی پیرۆز و مبارەکە زانم کە ئێوە بتوانن ئیلهام بەخشە دەیان ئینسانە معتەقد بن بە هەر باوەڕێک لەسەر ڕەچەڵەکە دووسێ چێت ئەمێنێتەوە. من لە یەک چێت من ئینسانێکم لەسەر ئەسڵ کوردیە تا وێسیاگەم ئازادی و اختیار وێسیاگەم، ئەمما هەر ئەم ئینسانانە آخر من لە تەفسیرە مەتنە کوردیە چوومە سوراغە لاوک زەمبیل فرۆش، داستانە لاوک زەمبیل فرۆش کە معتەقدم فەقیە تەیران فاسدی کردگە وەلێ دانەیەک بە ناوی حاجی شەریف حکایەتە قەشەنگێکی کرد لە ماجرای لاوک زەمبیل فرۆشا وەختێ لە دەستە ژنم میر دەرەچێت خۆی فڕئەداتە خوارەوە وەخوا ئێژێ مناڵەکانمدا دەست و خۆی فڕئەداتە خوارەوە ئێژێ خوا بە جەبرەئیلی وت بڕۆ بگرە لاوکێ بێشک باوێ سەر زەمینێ نەرمک لەگرا بێشکی شەک نییە بەرامبەر بە ئیرادە و ئینتخابێکە کردکتە شەک نییە یعنی تەزەلزلت یانیە ناتسێنن تەتمیعە ناکەن تۆ آخر مشکڵە ئێمە ئەمەسە ئێمە هەزار چهرەین لە پشتە پرۆڕالیزم و نسبیگەراییە لەسەر ئوسوولە ئەخلاقی پەیمانداریاگە ئێمە منافع ئێمە ئەسڵ نەئەزانین منفعەت چیە نەئەزانین بەرژەوەندی یعنی چی ئەوەی ئەیکەین بەرەو نابودیە خۆمان خەریکە ئەمان وات تەوەجۆ فەرمونون بۆیە مەجالە ئێمە ڕۆژە ئەوەلیش کە ئەم شۆڕشەی خۆمان دروست کرد وتمان ئینسانە گەورەکانە جامعە ئیزۆلە ئەکرێن تەرکەکرێن تەردیان ئەکەن ئێمە تریبوونێکمان دروست کردگە هاوڕەنجەکان یەکتری بدۆزنەوە بە هەر جۆرێ فکرەکەنەوە لە ڕەنجا مشتەرەکن لە یەکسری ئوسولا مشتەرەکن و ئوسول غەیرە قابل تەغییرە مطمئنە ئەم تریبوونی ئێمە ئەگەر حقیقەتی لێنە چۆڕی ئینسانێکی حەقبێژی وەکو ئێوە بەشداریتیان ناکە و خۆی و ئیمانی و تاریخی و شخصیەتی و تایتڵ و عنوانی ناوەتە ژێرە سوال ئەمەسە بۆچی کەسانی وەکو ئێوە چهرەیە پابلیک ناکرێن لەم تەلەڤیزیۆنانە وەلێ هەرچی نەمایشیە ڕیش نەمایشیە لباس نەمایشیە قسە نەمایشیە تەحریک کنەندەز دەرئەکەفێ لەم تەلەڤیزیۆنانە بە نەفع کێس بۆچی ئێوە مانان محاولە ئەکرێت دەنگتان داخرێت ئێمە ئەمشەو لەم دادگات بە یارمەتی ئەوە مامۆستا نکاتێکمان مشەخەس کرد هاوکاریە مشتەرەکە دەوڵەتە ئێرانی لە ڕەدیف ئەوەڵا بۆ جینۆسایدە ئومەتە کوردی ئەوەی شکلێ و دوا تحتە ناوە تەداوی دانە جێگەی ئەمن بە خەڵک هەڵەبجەکریا بەهرەی سیاسیەک بوو کە لە تەغییرە ئەفکارە عمومیە جامعەیە خۆیانە بەکاریان برد واجب بوو ئەو کارە بکەن وەلێو دوایش ئێوە لە ژیانێکی ئوردوگایە مامۆستا بە ئێوە مەعاشیان ئەدا شت بسێنن بۆ خۆتان یا ئێوە هەر خۆراک و کنسروی و جێرەی وشکتان ئەگەر سێ ڕۆژ جارێ معاشی چی نەوەڵڵا نا بەس تەنها سێ ڕۆژ جارێ خواردنێک و شتێکە هات حتا با هەر ئەگەر سرت نەیەشێنم وابزانم جاری تریش عەرزم کردی کە ئەو کاتەکە ئێمە چوینە ئوردوگا کردنیانی بە قوتاع هەر قوتاع و 50-60 ماڵێک بوون ئیتر ئاغای با بڵێن مەسئولی ئوردوگا بانگیە کرد لە بڵەنگۆ قوتاعی یەک ئەمڕۆ بێت قەن وەرگێ شەکر وەرگێ قوتاعی دوو بێت برنج وەربگرێ قوتاعی سێ بێت جار بە قوتاعی یەک بابێت ئەم شتانەی هەمووی وەرگێ قوتاعی دوو سەعدە بێ ئەوی تری وەرگێ بۆچی ئێوە ئاوا ئێمە هینەکەن ئەویش تۆزێ پێکەنی وتی جمهوری ئیسلامی بە گرتنی کۆپین 9 ملیۆن کەسی مەشغوڵ کردووە بە گرتنی کۆپین 9 ملیۆن کەسی مەشغوڵ کردووە ئەو 9 ملیۆن کەسە ئەگەر مەشغوڵ نەبن بە وەرگرتنی کۆپینەوە ڕۆژانە نەچن لە ڕەزیف و لەسەرا بوەستن چۆن کۆنترۆڵەکرێن بۆ جمهوری ئیسلامی وتی منیش ئەگەر ڕۆژێک هەموو شتەکان تەوزیعکەم بەسەر ئێوە لێوێ بەتاڵدا ئەنیشن و دوایی مشکلە بۆ من دروستەکەن ئەبێ مەشغوڵتانەکەم بەم خواردنەوە ئادێ بزانی برنج کەی دێت و ڕۆن کەی دێت و شەکر کەی دێت و ئێوە حازر بن و ئامادە بن هەر بیر لەوە بکەنەوە جا مەبەستەکەم ئەوە بوو نەوەڵا لەوێ نە پوڵێک هەبوو ئەوە
حتا ئەو پێویستیاتانەی ڕۆژانەی خۆمان خەڵکانێک من بینیوە ئەوەی کە ئاڵتونوشتی بۆ دەرچوو بوو تا لەوێ بوو ئاڵتونوشتەکانی ئەفرۆت خەڵکانم بینیوە یەخەچاڵ و سەلاجە و حتا ئەو شوشە و فەخفوری و ئەوانەی کە لە ماڵەوە لە ئینەوە دەرچوو بوون ئەو کاتە لە ئێران ئەو فەخفوری و شتە گرانبەهایانە کەم بوون ئەیان بردن لە قەراغی ئوردوگاکە دایان ئەنان و خەڵکی بانە و بۆکان و سەقزۆوانە هاتن ئەو شتانەیان نەکڕی بۆ پێویستیاتی بۆ دەبری پێویستیاتی خۆیان نەخێر مەعاش شتیوان نەبوو لە ئوردوگا. بەڵێ پس مامۆستا ئێمە داستانە ئوردوگا چوون ئەم دادگایە هەفتەیە ئێمە مقدمەیەک بوو لە دیاردەیەکی تری جینۆساید و ئەمە ئەشێ بکەینەوە و ئێمە لە پڕێکا بێەوەی کە تەکە جەنابتانە گفتوگۆیەکی مفەسەڵمان کردوێت کە نقاتێکی مشخص دابنین ئێمە فقط تەنویرمان کرد کە سرنجە مردم بەم بەشەیش ڕابکێشرێت قەتع بوو بەڵێ و بتوانن مردم ئستفادە بکەن لەم بەشە. بە هەر سوورەت مەمنون و ئێمە بەردەوام ئەبین لەسەرەوە بۆ ئیمشەو کافیە و ئێمە حتمەن لە شەوانی داهاتووە لەسەر ئەم مەسەلە ئەڕۆین تا مردم بفەهمێ وەختی ئێمە ژین ئەبعادە جۆرا و جۆرە جینۆساید یعنی چی ژن ئەبعادە جۆرا و جۆرە جینۆساید. شەوتان دەکەم ئینشەڵڵا شەو شاد لەگەڵ بێ ئینشەڵڵا.